بیسەرانی پۆدکاستی هزر بەخێر بێنەوە بۆ زنجیرەیەکی لە پۆدکاستی هزر بەناوەندی هزر بۆ زانست و فەلسەفە لەم زنجیرەیە باز لە بابەتێکی سایکۆلۆژیەکەین و تیشکە خینە سەر کتێبی سایکۆلۆژیا کە سەبارەت بە ڕەفتاری نائاسایی و نەخۆشی دەرونیە کە کتێبێکە لەلایەن چاپخانەی ڕەهەندەوە چاپ کراوە بە سەرپەرشتی دیاریسابیر و زیاد لە 10 نووسەرتیا بەشدارە دوو بابەتی وەرگێڕان و بابەتەکانی تر نووسراون و هەفتە سەرچاوی زانستی تیا بەکارهاتووە. ئەمڕۆ گفتوگویەکەکەین لەگەڵ کاک دیاریسابیرە هەم سەبارەت بە زنجیرە کتێبەکە و دواتر باز لە بابەتگەلێکی سایکۆلۆژیەکەین کە پەیوەستە بە زانستی سایکۆلۆژی و بەتایبەت پەیوەست بە کۆمەڵگای کوردی. بەخێر بێی کاک دیاریجان و زۆر سپاس بۆ کاتێکە بێمەوە بەخشی. زۆر سپاس بۆ تۆ کاکامەگیان، زۆر خۆشحاڵم کە لەم پۆدکاستەیەوە بەشدارم. زۆر سپاس. اینجا زۆر و پرسیارە کراوە کە کتێبەکە چیەوە، لە زۆر شوێنی تا باسی کتێبەکە کردووە، بۆیە ئەگەر بەشێکی زۆر کورد باسی کتێبەکە بکەوێ من حەزەکەم سەرنجی بخەمە سەر زنجیرەکانی داهاتووی کتێبەکەیە، چونکە ئەزانین زنجیرەیەکەم سەبارەت بە نەخۆشی و ڕەفتاری ئەبنۆرماڵە لە سایکۆلۆژیا. زنجیرەکانی داهاتوو درێژکراوی ئەم بابەتە بێیان تێماکان گۆڕانکاریان بەسەرایەت. دەستە خۆش بێ کاکامەگیان، دووبارە دەستخۆشی لێ یەکەم و زۆر خۆشحاڵم کە بەشدارم. ڕاستی کتێبەکەمان وەکو پێشتیش باسی کرد زۆر چۆبڵی باسمان کردەوە چۆنە چۆنی ئەومان و تۆزێ بابەتەکەەوە بە کڵێشەی وەلەو ئەوەی کە چۆبڵی گرنگە تەرکیزی بخەینە سەر بۆمان کە بەرەو کوێ ڕوە کتێبەکە، یعنی زیاتر ئاشکرایە کە چۆن کتێبی یەکەم بۆ من تایبەتە بە نەخۆشی دەرونی ڕەفتاری نائاسایی. هەر لە سەرەتاوە فکرەکەی بۆ شێوەیە بوو کتێبەکە، ڕاستی فکرەکەی سەرەتاوەکو گۆڤار هات بە مێشکمان، بەڵام تە دوای وەرگرتنی ڕاوێژ لەگەڵ کاک ئارام و برادەرانی ناوەندی ڕەهەند ئەوان پێیان باشتر بوو لە شازی کتێبا بێ. ئیتر دوای پێشنیارەکانی ئەوانمان وەرگرت لەگەڵ دکتۆر جعفەرە قسەم کرد، ڕاستی ئەویشانێ پێشنیاری جوانی پێدام. ئیتر گەشتین بۆی کە لە کۆتاییە بەم ستایلە بێت کە ناوێکی دیاریکراوی هەبێت، کتێب بێت لەسەر شێوازێکی زانستی بێت، هەر چۆن بڵێ هەر کتێبە و سەبتایتڵێکی هەبێ یان تیمێکی هەبێ، واتە تایبەت بێ بە بابەتێکی دیاریکرا. ئەوەشی بەلای منەوە گرنگ بوو بابەتە کلینیکیەکان بوو، هەم چکۆیمە چۆن بڵێ تایبەتمەندی ئەکادیمی خۆمان لە بەکالۆریۆسا کلینیکەل سایکۆلۆجی بووەتە دەروونزانی کلینیکی، بۆیە بەلامە گرنگ بوو کە تیش بخینە سەرم بابەتانەوەش لەبەر کۆمەڵێک کۆکاری زۆر کە پێشتر چۆن بڵێ کەم تا زۆر باسمان کردووە. ئەوەشی بەلامە گرنگ بوو کە چۆن بڵێ هەم قسەی کەم لەبارەوە کراوە، هەم نەنگی و ستیگمای پێوەیە و هەم زانیاری زانستیمان لەبارەوە کەمە بابەتی نەخۆشیە دەرونیەکانە. لە نەخۆشیە دەرونیەکانیشە پلانەکەمان بۆ شێوەیە کە سەرەتا عادەتەن تۆ پێشێکیتە سەر جۆرەکانی نەخۆشی دەرونی گرنگە باسی ئەو بکەی کە خودی نەخۆشی دەرونی چییە، کە بەڕای من ئەمە لە جۆرەکانیش گرنگتر بوو، بۆیە هەر لە یەکەم کتێبیشە دامان ناوە کە بابزانین نەخۆشی دەرونی چیە، نەخۆشی دەرونی پەیوەندی بەوە کاری سەر و سروشتیەوە هەیە، ستیگمای نەخۆشیە دەرونیەکان چیە، عیبە و نەنگەکەی چۆن کەمی بکەینەوە، نەخۆشی دەرونی چۆن دەستنیشانەگرێت، چۆن هەڵسەنگانی بۆ کرێت، مێژووی پەرسەندنی چۆن بڵێ چەمکی نەخۆشی دەرونی چۆن بۆ بەدرێژێ. مەژە ئەم بابەتانە کە بە شێوەیەکی سەرەتایی تا ڕادەیەک سەرەتایی و تا ڕادەیەکیش وردبوونەوە هەیە لە هەندێک بابەتەکانە لە بابەتێکەوە بابەتێکی تر ئەگۆڕێ. بۆ یەکەم جا گرنگ بوو لامان کە ئەمانە بە خوێنەر ئاشنا بکەین و پلانەکەمان بەو شێوەیە کە بۆ منە وەکۆی بۆ وەڵامی پرسیارەکەی ئێوە نەخۆشی دەرونی و ڕەفتاری نائاسایی کتێبێکمان بۆ تەرخان کردبوو وەکو باسکردن لە خودی خۆی تەواو بوو لێرەوە. لە دوایەمەوە لە کتێبی دووەمە کە کتێبی دووەم ئەم هەفتەیە ئەچێ بۆ چاپ تاو بووە، تەنها دیزایانی بەرگەکەی ماوە، تایبەتە بێ بە جۆرەکانی نەخۆشی دەرونی کە کتێبی دووەم ئەگەر هەر لێرە ئاشکرای بکەین تایبەتە بێ بە OCD نەخۆشیەکانی وەسواسی و نەخۆشیە پەیوەندیدارەکانی دیکە. بەڵێ لە دوای ئەمەوە ئیتر کتێبەکان تایبەتە بێ بە تایپەکانی نەخۆشی دەرونی، جۆرەکانی نەخۆشی دەرونی کە تا 5 کتێبە ڕۆین.
لە کتێبی دۆمە وەسواسی و تو دواتە سێ جۆری تری نەخۆشی دەرونی باسەکەین و تا ئەیگەێنین بە 5 کتێب. بەڵام ئەو 5 کتێبە ئیتر لە زنجیرەکە کۆتاییە لە 5ەمین کتێبە یان ئەوە کۆتایی هاتنی باسکردنی جۆرەکانی نەخۆشی دەرونی؟ طبعا لەبەر کۆمەڵی خۆکاری زۆر 5 کتێبم داناوە. ڕاستی سەرەتا چۆن بڵێ کە خەیاڵ بۆ شتەکەکەیت تا 15 ئەوانە ڕۆشتە بوو لە فکرما. هەر پلانی سەرەتایشم بەو شێوە بوو لە 10 کتێبی تێپەڕانده بوو، بەڵام چۆن بڵێ هەمە لە دوورۆ لە فکری خۆتا کە بیری لێ یەکەیتەوە بەم شێوەیە ئادەن کاچی تەواقیعەکە بە شێوازێکی ترا و منە ئەتر فاکتەری زۆر کاریگەریەکەنە سەرێ. بەڵام ئەوی تێبینیم کردووە لەم کتێبی یەکەم و دووەمە نامەوێت لێرە بۆڵە بڵکەم بەس بەزودی لە کتێبی یەکەم و دووەمە ماندوو بووم. ڕاستە بە زۆر شتەوە بۆ نمونە ینی دێدڵاین بۆ کەسێکدانی ئازیزێکدانی کە بابەتێکی نووسیوە بۆ نمونە 2 مانگ 3 مانگی بەسەرا ڕات هەر چاوەڕی بابەتێکی هەر چاوەڕی بابەتێکی چۆن بڵێ ئەو زەی کە هەتا ئەو مۆتیڤیشنی هەبووە لێو کەمە بێتەوە. ینی ئەخیری هەموو کتێبێک بە تەواتی هەرچی مۆتیڤیشنم هەبوو بە کتێبی داهاتوو نامێنێ بێ ماوەیەک بەستم تا چۆن بڵێ دروستە بێتەوە. بۆیە قەراری 5 کتێبم داوە. لە 5 کتێبەکەوە هەڵسەنگانی بۆکەم و بەڵام بەڕێمست دەواازەیەکی باش بوو، یعنی کەسانی تریش ئەوانی کە لە بوارەکانی تری سایکۆلۆژیا شارەزان نەک تەنها بەس تەنها کلینیکەڵ سایکۆلۆژی ئەوانیش دەستکەن بۆ نمونە بە نووسینی کتێبی زانستی ئەو شێوەیە مەکە تێکس بوو و سەرچاوی زانستی ئەوانە بەکاربێنن. ینی وابزان ئەمە دەواازەیەکی خراپ نەبوو بۆ کەسانی ترکە ئەوانیش دەستکەن بە لە ڕوانگەی خۆیانەوە لە بوارەکەی خوانە لە سایکۆلۆژیا دەستکەن بە نووسینی کتێبی تر. ڕاستە بە تاکید خۆم تایپە لە کتێب نامێ بڵێم ئەمە شتێک ئێمە دامان هێنا. پێشتر بۆم من کتێبی لۆگۆس هەیە، کتێبەکانی نێگەتیڤ هەیە، سوودم لەوانەش بینیوە تاکید، بەس وەکەوەی تایبەت بە دیسپلینێکی زانستی ئەمە یەکەم کتێب بوو. هەم لە کۆڕەکەی ناوەندی ڕەهەندیشە لە ناسانی کتێبەکە ئاماژەمان بۆ کرد کە گرنگە فێڵدەکانی کەش بوارەکانی دیکەشم کتێبیان هەبێ. ئەومەی بیستبێتم کتێبێکیش هەیە ئێستا ئیشی لەسەرەکەن لە کۆمەڵناسیە، وابزانم هەر ناویشی سۆسیۆلۆجیایە، چەند عزیزێک لە بەشی کۆمەڵناسی زانکۆی سلێمانی وابزانم کاری لەسەرەکەن، وەلو نازانم بەکوێ گۆشتۆ و هینەکەی چۆنە، تەنها ئەوەم بیست. ئەمە گرنگە بۆ هەموو بوارەکان هەبێت، بۆ با بڵێن بۆ بایۆلۆجی هەبێت، بۆ فیزیا هەبێت، بۆ کیمیا هەبێت، بە شێوازی نووسینی زانستی و هەم بە شێوازی تیمیشە کە ینی ئیشەکە سانترەکە ئەکرێ بۆ شایەک پڕ بکاتەوە. بەڵام وەلەو ئەوەش کۆمەڵێک چکەم کارانە خۆبەخشیە. ینی تۆ نووسینێکە نووسی ئەگەر زۆرمان بۆ بکرێەوە نوسخەیەکی کتێبەکەت بینێ کارەکە خۆبەخشیە و بۆیە چۆن بڵێ کەسێکتەوە ینی کەسانێک تەوێت کە لەگەڵ تا بن کە ئەم کارە بکەن. ئێسێمە ڕاستانی کۆمەڵێک کەس زۆر خەمخۆرانە و زۆر بابەتی جوانیان نووسیەوە بە تایبەتی کاک دکتۆر جعفەر کە هەم پێداچوونی زانستی بۆ کتێبی دووەمیش کە زۆر ماندوو بوو لەگەڵیا فیدباکی زۆر وردی هەبوو لەسەری، هەم بە پێشنیار و هینەکانیشی زۆر یارمەتیدەن و نووسەری دیکەشە بووە کە لە زۆر ڕۆ یارمەتیان ناوین. بەڵام کۆمەڵێک کەسی تریشە ئیتر نازان بەخۆی مەشغوڵی خۆیانەوە بێت، یعنی بۆنە مانگەڵێ مانگێکا بابەتێکمە بنووسە. ڕاستی بابەتێکی 2006 لە اختصاصی خۆتە بۆ مانگێک چۆن بڵێ کاتێکی کەم نییە، ئەسڵان زۆریشە هەستەکەم، بەستر دوای 2 مانکەر بۆنە تەلەفۆنەکەی جواب نان و نامانەی جواب نانەوەی دەرەهام چۆن بڵێ ئەم لایەنەشی هەیە. بۆیت کە گەشت بە 5 کتێب و کاتە هەڵسەنگانێکی گشتی ئەەکەمەوە بۆ کتێبەکە بە هەم لەگەڵ ناوەندی ڕەهەند و کاگارامە هەم لەگەڵ برادرانی خۆم. بەڕێ منە گەڕێتەوە بۆش ینی ڕانەهاتوین شکێسەر لە وڵاتانی تر کاتێک کە زانکۆ دەست پێ هەر لە ساڵ یەکەمینەکانەوە کە ڕاپۆرتە پێنووسن ڕاتێنن لەسەرەوەی کە تۆ چۆن سەرچاوە بەکاربێنی، ینی چۆنەڵی لوتەکەی بە سەرچاوە گەلێکی زۆرە لە دەرگای زۆر سەرچاوی. بەڵام چونکە ینی ئەو ئامادەگیێمان نییە لە زانکۆی کوردیە، ینی تۆزێ قورسە بێت تەنانە دەگەل لە بوارەکەی خۆش تا دەستکەی بە نووسینی بابەتێت. بەتاکید ئەمە دوو لایەنە. یەکەم کەس لە زانکۆیە فێری ئەوە ناکرێت نووسینی ئەکادیمی بنووسێ،
ئەمەیەک دووەم ئێمە کوردیمان باش نییە ئەمە زۆر کێشەیە باوەڕکە نووسینێکی ئینگلیزی زۆر ئاسانترە لە نووسینێکی کوردی قورسە بەجددی قورسە بۆ نمونە لە خاڵبەندیا لە زۆر تا لە ئینگلیزیا سێرچێکەکەی لە گوگڵێک سەر دەچەکە کوردی بەجددی هیلاکتەکە ئەمان با بڵێنەمە لە کەم کورتی خۆمان و شتی ترەوەی بە کتێب وەمانە توانی پڕیکەیتەوە بۆ نێسانە سەرچاوی باشان لەسەر دروست نووسی زمانی کوردی بەڵام نووسینی ئەکادمی ئەرکی زانکۆیە دکتۆر جەندم پێتەرسناڵێ زانکۆ ئیشەوەیە تۆ فێری نووسین قسەکردن بیرکردنەوە بکات ئەگەر سێ فێری بزەبت ئەگە فێری ئەم سێ شتەی نەکردی یعنی هیچ 4 ساڵە ڕێک بەزایە ڕۆشتووە زانکۆ ئێمە نەفێری بەس فێری و سێشتەمان ناکە زانکۆکانی کوردستان ڕێک ویستم وا بڵێم فێری ئەوە نا هیچیانە ناکە هیچیان یعنی ئەگەر ئێمە تەرکیز بکەین سەر نووسین ئەوە نووسین بە تەواوەتی ئیهمال کراوە بە تەواوەتی یعنی بە شوێک مامۆستاکان خۆشیان کێشیان لەگەڵ نووسینە هەیە جابگا بەوەی نووسینی ئەکادیمی نووسین بە تەواوەتی ئیهمال کراوە ببوورە بڕینی شیکاگ دیاریوەزی ئێستا کارەساتێکی تر هەیە هات بە مێشمان ئێستا کۆمەڵێک پیج و ئەکاونت پیا بوون یعنی راپۆرت و توێژینەوە ئەوانە بە خەڵکەکەم بە پارەیە یعنی هەر زۆر کارەساتە بەڕاستی ئەمە هەر ینی زۆر شت دەرەخایەکەم ئەمە پلەیجەریزمە دزیە تۆ شادەکەت بە دزیە هێنی کە بزەبڵ ڕاستە فەرمونون بە تەواتی کارەساتە دومینیش پیشانیا تا چەندێک سیستەمی پەروەردەی خوێنی باڵا لە وڵاتی ئێمە فاشیلە کە خوێندکارێک ئامادە $200-300 با بە نووسینێکی ئەکادیمی من لە ماستەری شابینی ومە کەسێک ئەمە بیستم کەسێک چوو بوو وەنمونە پارەیدا بوو نووسینێکیان بۆ نووسی بوو دوای ئاشکرا بوو ئەمە بەجددی کارەسان ڕێک بۆ بە بزنس یعنی نووسینی بەحث بۆ بە بزنس لە کاتێکات کاتۆ لە زانکۆش گەڕێ لە بەکالۆریۆس لە ماستەرە تۆ بچی پارە بی بە نووسینی بەحث ینی بە تەواوەتی بەجددی ئەمە قسە هەڵ ناگرێت تۆ کەسێکی فاشلی شانیۆژدی ماستەر بخوێنی بۆیە لە زانکۆ ئێمە نەفێری نووسی نەبین نا فێری قسەکرد نەبین نا فێری بیرکردنەوەژە بین فێری وا بین مەرزەمەیەک وەرگرین و لەبەریکەین و مامۆستا هەرچی فەرموو بەڵێ ڕاستەکەی قسەی تۆ قوربان ڕێک ئەوەیانەوێ بە تەواوەتی ئەوانەشی بۆ نە بانگەشەی پێچەوانەکەن نازانم ئەخلاق و بیرکردنەوەی ڕخنەگەرانە چی هەمووی قسەیە ئەوەی کە بەجددی بڕای بۆ شتانە هەیە ڕێژێکی زۆر کەمە لە زانکۆ ئەگەر باسی خەلەلەکانی زانکۆکەین هەر تەواو نابێ بۆیە لەم ڕۆژە کێشەمان هەیە کە نووسینی ئەکادمی بۆ زۆر کەس قورسەوە زۆر کەس نمونە بە تایبەتی من بەلامەوە گرنگ بوو کە ئەو خوێندکارانی بەشی خۆمان چانسی نووسینیان هەبێ یعنی مەسەلەکەەوە هەر نەبێ کۆمەڵێ پزیشکی دەرونی و کۆمەڵێ کەسبێت کە دکتۆرای هەبێ خوێندکارەکان بۆ نە بەکالۆروسی زۆر تێگەر دیقەتان نابێت لە کتێبەکانی تریشا بەو شێوەیە بۆی چانسیان هەبێ بنووسن بۆی نووسینەکانی خۆیان بەرەو پێش ببن تەبانە مەش دیسانەوە دوو لایەنە کامەش دیسانەوە لەوانێ بچێتە بابی بۆڵەبەڵکردنەوە بەشێک لەو کەسانە ئەبین کە خۆیان پێوە هیلا کردەوە بەجددی یعنی ئەگەر بابەتەکە بۆ نە پێرفێکتیش نەبێ ئەتوانی تەقدیری هەوڵماندوو بوونەکەم بکەین بەڵام تیاشاتی بۆ نمونە بە ئیهمالیە نووسرێ بۆی ئەمەش دیسانوانی کێشەیە کە بۆیڵم لە دوای کتێبی پێنجەمە هەڵسەنگانی بۆکەین نایە بەردەوام بێت یاخود پرۆژەیەکی تر دەست پێ بکەین یاخود شێوازەکەی بگۆڕین ئەمە ئەم هێنێ ئەم بابەتی زانکۆ سەرچاوانە ئەم هێنێ بۆ بابەتی تریش زرزانستیە کە لە کۆمەڵگەی کوردیا بەڕاستی ناخۆشیان کردوانی لە کۆمەڵگاکانی تر هەیە بەڵام تا ڕادێکی باش کۆنتترۆل کراوە یان زۆر کەسێک کە قسەی قسە لەسەر زرزانستەکانەکەن و ینی ئەو ئارگومنتانی کە ئارگومنتە نازانستیانیان نەکایەوە پوچەڵەکرێنەوە بەڵام لە کۆمەڵگەی کوردیە ینی هێندەی زرزانستێک پشگیریەکرێ هێندە ڕخنی لێ ناگیرێت تەنانەت بۆ هێندەی کتێبی پاراسایکۆلۆژی هێندە کتێبی زانستی سایکۆلۆژی ڕوخسار ناسی وەستێرە ناسی یعنی تەنانەت لێ هاتووە ئەندامێکی جەستە هەڵبژێنە پاشگرێکی ناسی و لۆجی پێ بلکێنەی درەبە بە زانست فێڵێکی زانستی ئەگەر کەمێک لەسەر و زرزانستیە بە تایبەتی پاراسایکۆلۆژیا و یان تەنانەت گەشەپێدانی مرۆژ کە دواتر زیاتریشی لەسەر گفتوگۆکەین یعنی ئەم زرزانستیە بۆ لە کۆمەڵگەی کوردیا هەیە بۆ کۆمەڵگەی کوردی ینی تاکەکانی ئامادەجیانەیە کە بەبێ هیچ ئارگومنتێک ڕێک شتێک بین پاشگەی ناسی پێوە بەیان تەنانەت میدیاکانی ژیانێکی زۆریان ناوە ینی کەس ئەو کەسانەیە سەر شاشە ئەمە تۆ چۆن لەمە ئاڕوانی لە زرزانستی کۆمەڵگای کوردی هەبوونی زرزانستی طبعاً
ینی ئەوانەی ئاماژەتان پێدا هەمیان زۆر دەقیقن بەس ئەگەر لە هۆکارەکان وردبینەوە تەمەن هەستەکەم هۆکارێکی سەرەکیەوە بێکەم شتانە سادەن ینی زۆر سادە وەڵامێکی حازر بەدەستە پێز ناکات بیریکەیت و قوڵبیت و بچیتە قوتابخانەی دەرونیەوە ئادەی بزانم قوتابخانەی هزری چێڵێ و بونگەرایی چێڵێ و فرۆی چێڵێ و کێچ ئەمەی ناوێ بە ئاسانی پێ دەڵێ کاکە تۆ نەخۆشی دەرونی هەیە ئەرێنی بیرکەرەوە تاوامە کێشەکە و حلە بێ کاکە تۆ نەخۆشی دەرونی هەیە جنۆکەوتیایە بچۆ بۆ لای شێخەکە دوایەکە بۆ بێتڵامە بەسیتە حلە بێ بکنەوەکی سادەیە وردبوونەوەی ناوێت چکە نەزانی نا با بڵێم شتێک نەزانیت نەگۆی نەزان بیت بە وەسفێکی نەرینی نیاڵم کە شتێک نەزانیت وەزێکی نامۆفتاحە بۆ دروستەکە جوابتەوێ ینی ئەتەوی وەڵامێکی دەستکەوێت بۆ ئەم شتە ئەو نادڵنیایی ئەو نەزانی کە هەیە سترێسە بۆ دروستەکە بۆیە خەڵکی ئێمەش کە زۆربەی بە تایبەتی من کۆمەڵگەیەکی نەزانستین وە خەڵکی ئێمەش معریفەتێکی زانستی وایان نییە کە هەر لێکدانەوەیەک هەبێ کە عادەتەن لێکدانەوەی بەربڵاو لێکدانی سەر و سروشتین و لێکدانەوەی نازانستین خێرا دەستی پێواگرن و یەکەم بە حەقیقەت و ئەمەیانەوێت بەڵام تۆ گەر بچی بۆ نمونە کەسێک بتەوە بە ڕوشێوێکی زانستی تێگەێنی نەخۆشی دەرونی بۆ نمونە پەیوەندی بە جنۆکۆ نییە و ئەکرێ بۆ نمونە هۆکارێک هەبووە هۆکارێکی بایۆلۆجییانگە بۆ دکتۆرێک شەرحیکە پلانە نیۆرۆترانسمیتەر لە مێخشتاوای کردووە وای لێ هاتەوە هەر کابرانێت تەقەی سەری بێ چکە بۆ بناغەیەکی معریفی نییە کەم بناغە معریفیە ئەبێ خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی دروستی بکە یعنی تۆ بۆ نمونە لە 12 ساڵ بایۆلۆجی خوێنی فیزیا خوێنی کیمیا خوێنی بناغەت بۆ دروست نابێ کە بناغەش دروست نەبوو ئەوە هیچ بابەتی دەرونی لە منهەجە هەر وجودی نییە کە بناغەش نەبوو ئیتر خەڵکی یعنی کۆمەڵگەیەکی زانستی نابێت کە کۆمەڵگەی زانستیش نەبوو معرفەتی زانستی نابێ و خەڵک لەسەر ئەساسی زانست قسە قەرار نادا لەسەر ئەساسی زانست قسە ناکە لەمە گەورەتر لەمە کێشەیەکی گەورەتر چییە ئەوەیە کە ئەم زڕە زانستە چۆتە ناو کەسانی کە شادی ئەکادیمیان هەیە کێشەکە سەرەکیەکە ئەمە زۆر مشکلێتەوە کەسێک بینی بۆ نمونە ناوی پرۆفیسۆر نێتە نازناوێکی بەرزترین نازناوی ئەکادیمیە ئەدێ قسەکە بە شێوازێک یعنی کەسێکی سادەش کە سادە مەسمانەوە کە خوێنی ئەکادیمی نەبێت بۆ شێوەیە قسە ئاکات یعنی دیارە ئەم کەسەکە بۆ بە پرۆفیسۆر و کۆمەڵە بڕوانامەی هێناوە هیچ گەشەیەکی معریفی نەکردووە هەر کەسەکەی جارانە بەس ئێستا نازنای پرۆفیسۆرێکی لە پێشەوەیە بۆیە ئەمانیش بە هەمان شێواز چۆن بڵێ لێ خوڕن و ئەمانیش زیاتر خەڵک گرنگیان پێەیە بۆ خەڵکیش گرنگیان پێەیە کە من دیسان قسەکانیان سادەیە تۆگەبێ ماگە بێم دانیشم شەرحیەوە بکەم لە قوتابخانەی سیبیتیا بیرکردنەوە وایە و ئێمە سێ ئاستی بیرکردنەوەمان هەیە و بیرکردن و کۆربڵیفیەکان لە مناڵیان یۆ دروستە بن و بیهێنی باسیکەی کەس تاقەتی نێگوێ بەو بگرێ و کەسیش بەلاوە گرنگیەوە خەڵک چی بەلاوە گرنگە شتێکی سادە ئەی بی دروستەکە تاو ئەمولەولای ناوێ بۆیە زڕە زانستیان ئەو لێکدانەوە سەرشت و سروشتیانە بە تایبەتی لە بواری دەروونزانیە زۆر کێشەیە بۆ هەم بۆ خەڵک کە بۆ منە حاڵەتەکانیان ڕەبتەکرێتەوە بە نەخۆش بە جنۆکە بەیەکەی سەر و سروشتی کە لە کتێبەکە شایەکەم بابەت لەسەر ئەوەیە کە نزیکی 4000 وشەیەکم لەسەر ئەوە نووسیوە کە پەیوەندی نەخۆشیە دەرونیەکان بە هۆکارە سەر و سروشتیەکانەوە کە وەکوتم لە بواری ئێمە زۆر کێشەیە یعنی تۆ کەیسە یەکێک لەو کەیسانەی بینیم خەمەکێکی بەسیتی هەبوو لەگەڵ کەمێک دڵە ڕاوکێ هیچ ئەمە چۆن بڵێ سەردانی کۆمەڵە دکتۆری کردبوو کە گەشتە لای من باسیەوەی کرد کە پێش دکتۆرەکان سەردانی 12 شێخ و مەلای پێکرا لەمانە تەنها یەک دانیان چۆن بڵێ تەعاملێکی ئینسانیانی لەگەڵ کردبوو هەمووی بە دار لیان نابوو نازام دار لە دەستە بەمەمە مێردەکە و باشەکە و دار لە شۆ بەمەمە چی دوای لێوێت و یەک دنیا ئاوای تە حاڵەتەکەی ئەوەی تر توند بوو من لایەمە لە سنتەر لەلایەن دکتۆرێک دەرمانی بۆ نووسرا و 4 جا سەم لەگەڵ کرد لە جلسەی 5ەمان نەمە ناسی ینی
وا گۆڕابووە وزەی بۆ هاتووە هیچ خەمۆکیی هیچ خەمۆکیشەکە ئەوەیە میدیاکان و تەنانەت ینی حکوومەتیش زۆر ئاسانکاری بۆم کەسانە یعنی ئێستا زۆر جار ئەکرێت زمان بە ینی زمانی زانست ئەکرێت زمان ینی سادە بکرێتەوە بە شێوەیەکی سادە بۆ لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە هەتا دوایی ینی بە خەڵک بناسێنرێ بەڵام ئاسانکاریکی زۆر بۆم کەسانەکرێ هێنرێنە سەر تەلەڤیزیۆن بە ئاسانی ینی پلاتفۆرمیانە درێتە بەکاری بێنن ینی خۆی ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە ینی کە ڕاستە نازناویان ئەدرێتە لە کەناڵەکان ینی ئەم من هەندەی ینی هەنێ کەسی زرزانان بینیوە لە تەلەڤیزیۆنەکان هێندە نەبینی ینی بۆمە مامۆستایەکی گرنگی وەکو مامۆستا حوسێن حوسێنی یان بەڕێسان یان کۆمەڵ نووسەر و زانایەکی تر دەرکەوێن لە شاشەکانەوە وا بزانم بەتاکید میدیای کوردی عفو فەرموو وتم کەمێ ڕەشبینیشم ینی ئەوە چاک بێت لە ماوەیەکی نزیکە ڕاستی حەقی خۆتە کە ڕەشبین بێت چکە میدیای کوردی وەک هەموو شتەکانی ترمان بناغەیەکی ئەخلاقی نییە یعنی نە بناغی ئەخلاقی هەیە نە بناغی معریفی هەیە عادەن کە کەسێک بناغی معریفی هەبووە گەری زۆرتریشە کە جملەی لانی ئەخلاقی و ئەثیکی بەقوەتر بێ بەڵام میدیای کوردی ڤیوی ئەوێ لە کاتی مانگی ڕەمەزانی پێشوا بوو ڕوودا و بەرنامەیەکی هەبوو زۆر ڕەخنەی لێگیراوەمانانی بە شکرا هاتبوونە سەر شاشە باسی جیاکاری جەندەریانە کرد و بابەتی سەکسیزم و هەموو ئانیان کرد کە ڕەخنەی لێگیرا وەزان پرۆدیوسەری بەرنامەکە بوو لە تویتەرێکی کردبوو نووسی بووی ئێوە هەر بڵێن خراپەوە ئەوەنە ڤیومان هەیە یەکێکیش بۆی نووسی بوو جاگەر هەر بە دوای ڤیۆن بۆ ڤیدیۆی پۆرن سەر ناخەن قسەکەی زۆر جوان بوو ئەمانە ڕێک بە دوای ڤیۆن ئەگەر تۆ هەر مەسەلەکە ڤیۆ و هیچ بیر ناکەیتەوە هیچ ئامانجێکردنیە لەم بەرنامەی بەزەوەی خەڵک ڕاکێشی دەنگدانەوەیەکی بێمانەی هەبێت لە سۆشیال میدیا ئەم قسێکی لەسەرکا و جوێنێکی پێ بڵێ کەواتانی پرۆدیوسەرێکی بێمەعریفەتی و هیچ ئامانجێکی شت نییە و میدیای کوردیش دەنگدانەوەی ئەوێ ڤیوی ئەوێ ئەمەی بەلاوە گرنگ نییە خەڵک زانستیانم بیرەکاتۆ زانستیانە بیر ناکاتەوە ئێستا تا ئێستا هەڵمەتێکە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک کە بچن ڤاکسین لە خۆیان بن معقولە لە وڵات لە هەرێمێکی وەکوێمە لە 3 بۆ 4 خەڵک ڤاکسینی لە خۆی داوێ لە هەر کەسێ پرسیڵێ ئەمە خوای لاتیایە ئەمە وا خراپەوە ئەمە وانیشان لە دروستەکات و نەخۆش دەخاو چی لێخوا هەمووی بۆ بە شارەزای ڤاکسین وایسە جۆرێکی تازەی کۆرۆنا هاتووە لە 3 خەڵک خۆی کوتاوە بزان چ کارە ساتێک دروستە بێ میدیای کوردی هیچ چۆنڵی کامپینێکی هەبوو بۆی خەڵک وشیار کاتەوە کە هیچ واز لە هەموو شتە بێنە کەمە پەیوەندی بە ژیان و برنەوە هەیە واز لە دەروونزانی و لە هەموو شتێ بێنە کە ڤاکسین لە خۆی بە بۆچی بۆی نەمرید بۆی نەکە یعنی بۆی ڕێگە یعنی لە زیاتر چی هەڵەگرێ کە میدیای کوردی گرنگی پێنایەوە بۆی لە بابەتی دەروونزانیان بۆ نمونە کەناڵ هەیە مەلعەلی بان نەکات لەگەڵیا دانیشە قسەیە کات و ئەیهێنێتە قسە و بۆچی بەس بۆی خەڵک سێریکە و ڤیو زۆر بێ یان کۆمەڵێک کەسی ترم ئەسترۆلۆجیستەکە هەبوو یان هێنا کۆمەڵی پێشبینیە کرد و ئەمجا چون ڤیدیۆی پێشبینیەکانشیان قەتە کرد 2 دقە بە تایتڵە دانەنا بۆی خەڵک زیاتر ببینیان ئەگەر گفتوگۆکە زۆر لە مصر و دکتۆرای فەخری وەرگرت ئەویش دکتۆرایکی فەخریان ناوتێ لە یەکێک ئەگەر هەڵەنەوەم ڕێکخراوێکی ئەستێرەناسی و تەنجیم بوو بەزانانی ئێستا تەنانەت توانێت پاشگوێی دکتۆر بۆ خۆی بەکاربێنێ دکتۆرا لە ڕێکخرا و ئەوە چۆنە ڤیدیۆیەکی خۆی بڵاو کردەوە کە ئەم دکتۆرای فەخری وەرگرتەوە بێگومان کرد لە هیچ زانکۆیەک نییە ینی ئەسترۆلۆژی تیا بخوێنرێ تاکید بەڵامی تر ینی بەس بۆ نازناوەکە ئێستا توانێت نازناوە بە خۆی و بلکێنێ ئەڵێ من دکتۆرم ینی تۆ زێگینی دەسەڵاتێکی زیاتر ئۆتۆریتێکی زیاتر ڕەوایەتی علمیە بە خۆی ئەمە لە عەلیش خۆینانە دکتۆر مەلا عەلی پرۆفیسۆر و دکتۆر و تەنانەت وتی پاسپۆرتیان ناومەتێ لە یەکێک لە وڵاتەکە ئەوزە پاسپۆرتی دۆمینیکانی کڕی بوو بەزێت پاسپۆرتیان بەرحەڵە مەهمێنێ بۆ شتێکی تریش ئەگەر باسی کەمە باسی فرۆیدکەین خۆ دەزانین لە کوردستان هەر کەسێک دەستکا بە خوێندنەوەی سایکۆلۆژیا ڕێک دەروونشیکاری لە دەروونشیکاریش هەر بە دیاریکاری فرۆید جا وای لێ هاتووە کە فرۆید یەکسان کەم بە سایکۆلۆژیا تۆ بڵی سایکۆلۆژیا ڕێک بڵی فرۆید وایە
جا حەزەکەم کەمێک باسی ئەمەمان بۆ بکەیت کە خۆ دەزانین سایکۆلۆژیا گەلێکی زۆری لێبێتەوە توێژینەوەی زۆر ناوازە ئەتوانی بکەیت یعنی تەنانەت من ڕۆژە شتێکم خوێنەوە بەحسێکی ناوی تۆماس بوشاردا لێکۆڵینەوەی سایکۆلۆژیەکە بەس لەسەر دوانەکان یعنی سایکۆلۆژیای ئەو کەسانی کە جمک و دوانن لە ڕووی سایکۆلۆژی و چۆن لە کەسانی تر جیابن ئەوە بەشێکی زۆر گرنگە ڕاستە جا ئەگەر کەمێک باسی ئەو فرۆیدیزمەمان بۆ بکەی فرۆیدگەرایی کە لە کوردستانە هەیە بەڵێ تەمان ئەمە چۆنڵی بۆ بە مەسەلەیەکی گەورە کە هەر لە بڵاوبوونەوەی کتێبەکە کە لە ناوەندی ڕەهەند کۆڕەکەمان کرد پێشتریش لە کۆنفرانسێکە بەکەمی کورتی باسیەوەم کرد کە بۆ نمونە کارەکانی فرۆید زانستی نین ئەبێت لە کورتی باسمان کرد لە کۆڕەکە تۆزێ وردەکاری زیاترەوە باسمان کرد کە بۆڵێن فرۆید زانستی نییە طبعا ئەمە زۆر کاردانەوەکەی ینی چاوەڕێمە کرد ڕاستی بەس هێشتا پێشی سەرسام بووم بەو کاردانەوەی کە خەڵک هەیان بوو ینی گەشت بوو ئاستی جوێندان و پۆز لەسەرکردن و ئیهانەکردن و ناڵمە شوێنکە ئۆزان پێشتیش باسمان کرد لە شوێنەکان نووسیوانەمە بێ ئیدام کرێت چۆن وایەوە بە فرۆید یعنی ڕێک ئەمە نازانم ئەمە لەگەڵ کەسێکی سەلەفیا فەرقی چییە ینی فرۆیدی کرۆ ڕێک دۆگما دروستکردن ینی فرۆید گەرایەکی چۆن کەسێک ئیسلامیزمە ینی سەلەفیەک چۆن ئیسلامیزمە ئەمەش ڕێک فرۆیدیزمە بەجددی فەرقێکی وای نیە ینی هەر ڕێک دۆگمایەکی زۆر سەیرە کە پێی وایە بۆ منە هەموو زانستی دەنوزانی کە چەندێک فراوانە لە فرۆیدا کورتەکرێتەوە طبعا ئەمەش کۆمەڵی هۆکاریە کە بوون سەرچاوی کوردی زیاتر لەسەر فرۆید هەمانە یان بۆ نمونە کۆمەڵی کەسانی کە خۆیان بە ڕۆشنبیر دەزانن پەلاماری فرۆیدیان ناوێن لەسەر فرۆشتیان نووسیوە لە پێشترە ئێستا کۆمەڵی وەرگێڕان هەیەوانە ئەوەی فیدباکم بیستوە لە خەڵکۆڵن وەرگێڕانی باشە ڕاستی خۆم نەم خوێندوونەتەوە هەرچەند ئەمەش لە زمانی چۆن بڵێ لە ئینگلیزیۆنی عادەتەن لە زمانێکی ترەوەیە خودی نووسینەکە جۆزەم سەرەتا بە ئەڵمانی نووسراون ینی سێ زمانەکە لەو بینەیە وەلەو گرنگە کە ئێمە ئێستا سەرچاوە ئەسڵیەکانی فرۆید چۆن بڵێ وەرەگەڕێ بۆ زمانی کوردی تەمەن گەورەکردنی فرۆید یعنی کە خەڵک وا لێڕوانێت کە زانستی ینی بوارێکی دەرونی یان بوارێکی زانستی تۆ یەکسانی بکەیت بە یەک کەس ئەمە چۆن بڵێ بەرزکردنەوەیەکی زۆر زۆری ئەم کەسەیە تەمان لەوانێ زۆر کەس نەزانێ تۆزانی کاکامۆ فرۆید پلەیجەریزمی کردووە یەکەم جارمە گوێم لێ بەڕاستێک هەنێ سایکۆلۆژیستم بیستووە لەوانە برونۆ بێتڵهای پلەیج بەس فرۆید یەکەم جار بەڕاستێک دا فرۆید بناڕێی ئەمەش دیسانۆگەرێکە بیبیستە دیسان و پۆستمان لەسەرەکرێ بەس فرۆید بناغەی قوتابخانەکەی لەسەر ئەساسی پلەیجەریزم دانرا حەزەکەم تۆزێ ئەوە بە وردەکاری و تۆزێ باسی بکەم خۆشحاڵم یەکەم جار منیش بەڕاستی بیبیستم فەرم زۆر باشەوە نەختێ چۆن بڵێ پێشتەمە لە دەورەیەکی ترێنینگی ڕاهێنانێکی تراومایە بیستم کە پیرەجانێت هەیە کە یەکێ بووە لە فیزیشیەنەکانی ئەو سەردەمەی فرۆید کەسێکی فەڕەنسی بووە کە ئەو دکتۆرەی ترێنینگەکەی وتەوە باسیەوەی کرد کە بە شێوەیەکی ڕەسمی بە شێوەیەکی ئاشکرا فرۆیدی تۆمەتبار کردووە بە پلەیجەریزم بە پلەیجەرازکردنی ئیشەکانی واتە دزی ئەدەبی لێ کردووە بۆی بە تەواوەتی ڕوون بێ طبعا فکری فرۆید چۆن بوو سەرەتا فرۆید سەرەتا هاتبووتی سایکۆپاثۆلۆجی یان نەخۆشی زانی دەرونی و کاوان پێیانەوت نیرۆسس لە تراوماکانی نەقلیۆلۆ زەبرە دەرونیانە و ڕوئەدات کە لە مناڵیا ڕوویداون ئەمەش ڕێک هاوشێوەی فکرەی پیرەجانێت بووە دواتر فرۆید هاو ئەمەی کە کەیسەدیەکانی خۆی کرد گەیشت بەوەی کە تراوماکان عادەتەن ئەم ڕووڕاوانەی کە ئەم نیشانانەی کە ئەم نیرۆسیسی کە ئێستا دەرکەوتووە پەیوەندی هەیە بە ڕووداوێک کە ڕووداوەکە ئەوڵە کاریگەری نەبووە نی ڕووداوێکی چۆن بڵێ سادە بووە کە نابێم کاریگەریە دروستکە دوای گەیشت بەوەی کە با بڵێت ئەم ڕووداوە ناخۆشە پەیوەندی هاوشێوەی ڕووداوێکی ناخۆشی پێشتر بووە باشە
دواتر کە ئەمەی فراوان کە ڕووداوەکانی پێشتر وتی بە ئەگەری زۆر و ئەم ڕووداوانی سەرەتا کە لە مناڵیان ڕوویانداوە ڕووداوی سێکشواڵی بۆی لێرە تیۆرێکی دروست کرد کە پێوترێت سێکشوال سیدەکشن تیۆری وتی چی؟ وتی هەر هەموو کەسێک بە مناڵی لەلایەن کەسێکی بەتەمەنەوە بە شێوەیە گێچەڵ و هەراسانکردنی سێکسی پێکراوە دەستدرێژی سێکسی کراوەتە سەر وتی هەموو نەخۆشەکانم تەمان فرۆید مەیلێکی زۆر عەجیبی هەبوو بۆ گشتاندن وتی هەموو نەخۆشەکانم بە مناڵی گێچەڵی سێکسیان پێکراوە کە تیۆرەکەشی هەر لەسەر ئەم ئەساسەدانە بەڵام دوای کە بوونە کاردانە و ڕوویدا و کە خۆشی پێداچوونەی بە تیۆریەکە کەم تیۆری بەجێهێشت هات وتی نەخێر دەباتی سیداکشن ناکرێ هەموو کەسێک بە مناڵی وای لێ هات بێ هەرچانە ڕێژەکەی بەجددی بەرزە وتی فانتەزی خەیاڵات کە خەیاڵات گرنگە کە خەیاڵاتی مناڵ بانمونە لێرەوە گرێ ئۆتیپی دروست کرد کە خەیاڵاتی مناڵ بۆ دایکی کە لەوانێ فانتازیانی بۆ دایکی بکەن کچ بۆ باوکی بیکات ئەم فانتازیە سێکشواڵیانێکە لێرە شادیسان و پێیا بوو فانتازیەکان بە شێوەیەکی گشتی سێکشواڵین لە سروشتی خۆیانە ئەمانە من کەسەکە ڕیپرسیەکەدا چەمپاندنی بۆ کاویتر دواتر ئەمە لە تەمەنی دواترا دەرەکەوێتەوە ئەبێتە هۆی سەرچاوەی چۆن بڵێ نەخۆشێت دەرونیەکان ئەمە تقریبا گەشەسەنی فکری فرۆید بوو سەرەتاکە گەر بیرێ بێوتمان لە تراوماوە دەستیان پێکرد کەمە ئەساسیەن فکرەی پیرەجانێت بوو کە لەگەڵ چارکۆتا ئیشیە کرد ئەمە سەرەتا فکری ئەو بوو کە بە هین هەیە ئەوەی لەگەڵ جۆزف برۆوەرە بڵاویان کردەوە فرۆید و جۆزف برۆوەر studies on history وەبزانم ئەوە بوو ئەمەی لێرە باس کراوە بڵێ پیرەجانێت بە 7 ساڵ پێشتر بڵاوی کردوتەوە ینی بە 7 ساڵ پێش فرۆید ئەم تیۆری بڵاو کردوتەوە کە ئەو پێی وتووە mental state in hysteria 1889 بڵاوی کردوتەوە فرۆید studies in hysteria 1895 بڵاویان کردوتەوە لەگەڵ جۆزف برۆوەرە طبعا ئێستاەوەی کە ئێمە شێوازێکی تازەی چارەسەری کە پێڵین تراوما ئینفۆرم تەراپی واتە چارەسەرکردن لەسەر ئەساسی تراوما پیرەجانێت پێی وا بوو کە تراوما کە ئەو تراومانی کە لە سەردەمی مناڵیە ڕوئەدەن واتە زەبرە دەرونیانی کە لە سەردەمی مناڵیە ڕوئەدەن دواتر کاریگەریان ئەمێنێت وەکو ڕووداوی ناخۆش ئەمێن و کاریگەریان ئەمێنێت بۆ سەر تەمەنی گەورەی طبعا ئەمە ئێستا بنەمایەکی زانستیە کە ماڵین تراوماکانی پێشوو دەستوەرەدەنە ئێستەوە واکەن کەسێک لەسەر ئەساسی میمۆری ئیش بکات بە ئێستانێک لە ئەساسی سنسەری ئینفۆرمیشن واتە سەر ئەساسی هەستەکانی ئیش ناکات کاتێکێتە ڕووداوێکی ناخۆش و هاوشەوی تراوما مناڵیەکەی بۆ ئەم قسەی یعنی لەو سەردەما کردوەتی زۆر دقیق بووە کەمە پێشتر بڵاوی کردەوە فرۆید ئەمەی وەرگرتووە سەرەتاش بەمە دەستی پێکردووە دواتر فراوانی کردووە و چەندین تێرم هەیە ئەمەی زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە چەندین تێرم هەیە لە بینیانە هاوبەشە کە عادەتەن تێرمەکانیش سەرەتا پیرەجانێت دایناوە بۆ نمونە ڕپرێشنمان هەیە داچەپاندن فرۆید پێوتوە ڕپرێشن جانێت پێوتوە restriction of consciousness transferenceمان هەیە جانێت پێوتوە acts of adoption psychoanalysis مان هەیە کە فرۆید ناویناوە psychoanalysis جانێت پێوتوە psychological analysis طبعا فلیمی dangerous method هەیە ئەوەی نێوان یونگ و فرۆید بالضبط لە قتەیەکی تایە کە سەرەتا قساکەن یۆنگ ئەڵێ psychological analysis فرۆید یەکسەری وەستێن ئەڵێن نەخێر psychological analysis نییە طبعا لە قتەیە زۆر ورد و دقیقە چونکە فرۆید حساسیەتی بەوە هەبووە کە پێی بڵێن ئەم شتێکی لە جانێتەوە وەرگرتووە بۆ یەکرێتی بە psychoanalysis یان بۆ نمونە free associationمان هەیە لە فرۆیدا لە جانێتە automatic speech principle of reality مان هەیە لە فرۆیدا لە جانێتە reality functionە هەموو ئەمانە پێشتر لە چۆن بڵێ لە ئەدەبیاتەکەی جانێتە باسییان لێوە کراوە دواتر فرۆید وەریگرتووە بۆیە لە کۆنگرسێکە دا ساڵی 1913
کۆنگرێسێکی پزیشکی بوو لە کوێرە خراوە بزانم هۆڵەندا بۆ گەڕ ڕاست بیرم بێتەوە بەڕەسمی جانێت باسیەوەی کرد کە ئەم یەکەم کەس بووە کە تراومای داناوە بە سەرچاوی نیرۆسس و باسیشی لەوە کرد کە فرۆید بناغی ئیشەکانی ئەمی پلەیجەرایز کرد. بەڵام بۆچی فرۆید جێگیرتر بوو؟ یعنی بانگەشەکانی فرۆید جێگیرتر بوو وەک لە پیریە جانێت؟ بانگەشەکانی فرۆید زیاتر بڵاوبوون و زیاتر چوونە ناو خەڵک. ئەگینا جانێت بۆ لە نووسینی زۆر زۆرە. یەکێ لەو توێژەرە بزەبت وە شتێکی تریش هەیە مایکل فیتزجێرالد دەڵێ فرۆید ئەمەنا توانایەکی ئەدەبی عەجیبی هەبووە وەبزانم هەر نۆبڵیشی لە ئەدەبا بردوێتەوە فرۆید ئەگەر ڕاست بیرم بێتەوە. ڕاستەکەوانم نەبیستەوە بەڵام یەکەم جارم بۆ ڕاستەکەی بیستم بەڵام شەڕی وا زۆرە بۆ لە نێوان زاناکان و نووسەرەکانە تەنانەت لە نێوان چارلز داروین و واڵس و دوو پالیۆتۆلۆژیستی تری هەیە دوو دیناسۆرناسی ئەمریکیش ئەوانیش ئەو شەڕ و شۆڕیان هەبووە دیتر ئەو ماوەیە عادەتەنی و شەڕ و شۆڕی زانایانە بۆ کەسە ویستی دیناوێت لە زانستە لە سەردەی زانستە بۆ خۆی تۆمار بکات کە هاتوینەتە بەتاکید تاوان ئەمە بۆ باسم کردکە ها ئەو وێنە چۆن بڵێ زۆر مهمە بۆ فرۆید نەمێنێ کە ئەگینا بۆ نمونە پلەیجەریزمی کردویان ناوە تازە ڕۆشتۆ و تاو بووە بەڵام بۆی بزانین یعنی پێویست ناکە فرۆید گەرابین کابراایکی پەرفێکت نەبووە بناغەی یۆنگەڵێ ئەگەر پێرەجانێت نەبووە دەنووشیکاری قەت ناوە بەڵام بێزگەلەوە خودی فرۆیدیش سەرەتا دانی پێیاناوە دانی پیاناوە کە وتوێتی ئیشەکانم بناغی ئیشەکانی من لە جانێت وەرم گرت و دوای فراوانم کردووە طبعا دواتر بە تاواتی فراوانی کردووە ئەوە نییە بڵێ هەر هەمووی لێو بووە بناغەکەی بەس بەڵام دواتر پەشیمان بۆ تۆ لەو قسەی بەڵام هیچ گومانی تیان نییە کە بەشێکی زۆری دەڕۆشیکاری زرزانستە ینی بە گوێری ینی واتای ئەوە نیە من حەزاگەم بە خەڵک بڵم مەیخوێنەوە بەڕای من شتێکی خۆشە تەنانەت دەڕۆشیکاری یونگی یان فرۆیدی بەڕاستی زۆر شتی تایە کە چونکە هەموو شیز نەبێت لە تێڕامان لە ڕەفتاری مرۆڤەوە هاتووە کە تۆ توانیت ینی ڕەفتارەکانی مرۆڤیان بە مۆدێل کردووە یعنی زۆر پێڵە دەربارەی خودی مرۆڤ بەڵام ئەگەر بە گوێرەی پێوەرە زانستیەکان وەری بگری زرزانستە بەڵام هەڵبەت وەکو زرزانستێکەوەی مەلاعەلی و ڕێبەڕەوانە نا تاکی نازانستی بوونی جۆری هەیە تا من کە باسی ئەماکەیت خەڵک وازانێت تۆ دژی فرۆیدی یعنی تۆ گەر بڵێ فرۆید زانستی نییە تۆ دژی فرۆیدی نازانم لێکدانەوەی بەجددی سەیرە و زۆر ناواقعیە هیچ وەزعەکە ناپێکێ کە تۆڵی فرۆید نازانستیە ئەمە حەقیقەتێکە فاکتێکە کاکە فرۆید مێتۆدی زانستی بەسەرا تەطبیق نابێت بە مێتۆدی زانستی شتەکانی نەدۆزیێتەوە پشتی بە کەیسڵادی بەستووە شتەکەی هەر لە تیۆریان ماوەتەوە ئەکاونتی نۆبل پرایس پۆستیان کردووە تویتیان کردووە عەفوو لە تویتەکان نووسراوە ئیشەکانی فرۆید هیچ بەهایەکی زانستی نییە ئەمە ئەکاونتی نۆبل پرایزە ئیتر یعنی قسەی ئێمەمانان حساب بۆ مەکەن قەینە بەس ئەمە وایە شتەکە بەم شێوەیە بەڵام کە ئەڵی نازانستی نیەمانە ئەوە نییە مەی خوێنەرەوە یعنی ئەسڵەن نەخوێندنەوە هەر پێشنیارێکی خراپە بۆ هەچ بابەتێ بیکە یعنی کەسێکە بە شێوەیە جێگیریەکی هەبێ جێگیریەکی معریفی هەبێ گرنگە هەموو شتێ بخوێنێتەوە وەنمە کەسێک چەپ نییە گرنگە ئەدەبیاتی چەپ بخوێنێتەوە بۆی بزانێت چییە کەسێک ڕاست چۆن بڵێ کەسێک چەپە گرنگە ئەدەبیاتی ڕاستڕەوەکان بخوێنێتەوە کەسێک یۆنگیانە گرنگە ئەدەبیاتی فرۆید بخوێنێتەوە چکە ئەمانە هەمووی پەیوەندیان بێکۆی ئەمانە هەمووی چۆن بڵێ تێڕوانینێکیت بۆ دروستە بێت یان لانی کەم لە ڕەخنەگرتنیە بێ بزانین ڕەخنە لە چێگری ئەینا مەسەلەکە دژایەتی نییە و بۆ نمونە شتێکی ئەکرێت زۆر جێی بایەق بێ ئەو نووسینەکانی فرۆید بۆ تێگەشتن لە سروشتی مرۆڤ یان بۆ نمونە بناغە بۆ دروستکردنی چارەسەری دەرونی ئەمە قسە هەڵ ناگرێت یعنی فرۆید باوکی کلینیکل سایکۆلۆژیە و باوکی چارەسەری دەرونیە کە لەوە دەستی پێکردو ئەمانە هەمووی گرنگی خۆیان هەیە کەس ئەمانە کەم ناکاتەوە بەڵام گرنگە وەکو خۆشی ببینی نەک ئەوەی ترمە شتێکی کرد تەمانە مەیلە لە کووردا هەیە کە کەسێک شتێکی باشی کرد ئیتر تاو ئەبرێ بە ئاسمانە یعنی تاو بەزەم هەیە ئیتر هەرچی بکە گرنگ نییە تاوەمە ئەم کەسە
پرفکتە نانی کەسەکە وەکو خۆی ببینین ئەمەی هەبوو ئەوەی کردو ئەم سوودەی هەبوو ئەو سوودەی نەبووە ئەگەناوەکو پێشتر باسمان کرێمە لە دەروونزانی ئەو هەموو لقەمان هەیە لەناو لقەکانەیەک لقەیە کە کلینیکال سایکۆلۆجی لەناو کلینیکال سایکۆلۆجی یەک دنیا قوتابخانەمان هەیە 14-15 زیاتر قوتابخانەمان هەیە لەناو ئەمانە یەک دانەیان سایکۆداینامیکە سایکۆد ئەناڵسز نییە دەنوشیکاری نییە سایکۆداینامیکە سایکۆداینامیکی چۆنە فروید لە خۆگرێ یۆنگ لە خۆگرێت کارین هۆرنای لە خۆگرێت ئەلفرێد ئادلەر لە خۆگرێت هەموو ئەمانە لە خۆگرێت و ئێستا شێوازێکی چارەسەری تازەی لێ دروست بووە کە پێوترێت کۆنتمپۆرەری سایکۆداینامیک واتە سایکۆداینامیکی نوێ طبعا ئەمە بە شێوەیەکی ڕادیکەڵی لە شێوازی فروید لایداوە بۆ نمونە فروید هەنێ لە نەخۆشەکانی درێژخایەن بوون ینی بە ماوەی هەموو پێوترێت یە بە هەموو درێژای تەمەنت تۆ جەلسە وەربگریت لای من وە لە هەفتەیەکا 3-4 جار بینیونی یعنی کەیسە بۆ بوونەوە ساڵێک زیاتر جەلسەی وەرگرتووە کە لە ئێستا ئەمە شتێکی عەمەلی نیە ینی کەسێک نەخۆشی هەبێت ساڵێک جەلسە وەربگرێت خۆ ینی دەری ناهێنێ بەڵام ئێستا لە سایکۆداینامیکە هەم مانوەڵایز کراوە کە شتەکان ئەوە نییە چارەسەرە کارەکە بەدڵی خۆی بیکان مانوەڵی دیاریکراومان هەیە ڕێکارنامی چارەسەریمان هەیە هەم ژمارە جەلسەکان لە سایکۆداینامیکە ئەکرێ بۆ نمونە 12 بۆ 20 جەلسە بێت و لە هەفتەیەکە عادەتەن یەک جەلسەیە کامە خودی سایکۆداینامیک وای لێ هاتووە منی خوێندنەوەی ترم هەیە بۆ مەسەلەی فرۆیدە لە کۆمەڵگەی کوردیا وا بزانم تۆش لەوانەیە سپێکردەکە ئەو کەسانی کە دەستەکەن بە خوێندنەوە تۆزێکها ڕێگیشی یاخیبوون پێیاکەن یعنی فرۆیدیان کردو بەم سیمبوڵی چۆنەڵی یاخیبوونە لە کۆمەڵگای کوردیا چونکە یەکسەر دەستیاوەتە بۆ یعنی بەستنەوە بە ئازادی سێکسی یان یاخیبوون لەو ڕەوتە تونڕەوەی کە لە کوردستانە تا دوای یەکسەر ئیتر بەڕێ من ئەو سیمبوڵیان کە دروست کردووە بۆ نمونە فرۆید سیمبوڵی و ئازادی خوازیە تۆزە پێیان ناخۆشە بێ نەئاگاییە نەگەرات و تانەی لێبێ جانە ئەو شیکاریە بە جدی بەدڵمە پێشتریش یعنی خۆشم کە زەرەتا فرۆیدم خوێندەوە تاوان هەمووی نەخوێنەوە بەشێک لە نووسینەکان خوێندەوە لەناو ئەو ڤیکتۆریان ئەی سەردەمی ڤیکتۆریانی کە ئەو تیاژیە و لەگەڵ کوردستانی ئێستەی خۆمانە زۆر چۆن بڵێ یەک شێوەی هەبوو زۆر لە یەگە چۆن زۆر یعنی خاصەتی ئەو سەردەمە و خاصەتی ئێستای ئێمەکە بۆ نمونە خەڵک لە ڕووی سێکسیۆ سەرکوتە کرێ ئازادی نییە بۆ نمونە هەموو شتێکە بێت داچەپێنی هەموو حەزێکە بێت داچەپێنیت لەوانەیە سەتانەوەی کورد سێکشوال فراستریشنی هەبێت کە سەرکوتکردنی سێکسی هەبێت چکە شوێنێکی نییە بۆ نمونە خۆی لێ خاڵی کاتەوە هەموو ئەمانە هەیە و بزە بەدە قسێژ ڕاستەکەم هاوشێوەیە ئەبینێت کە ئەبینێت بۆ منە کەسێک ڕادیکەڵ هەیە کاڵێ ئەم شتانە پێویست ناکا بشارێنەوە و پێویستەکە گفتوگۆی ڕاشکاوانە و ڕازگویانەمان لەسەری هەبێ بەجددی ئەمە گرنگە بەڵام دیسانەوەمەش وەکۆی باسمان کرد ناگەێنێت کە کەسەکە تاوە پەرفێکتە و هیچ ئایبێکی نێ و نابێ ڕەخنی لێ بگیرێ ئەمەم هێنێ بۆ بابەتێکی تر دیاری سەبارەت بە گیرروگرفتەکانی کۆمەڵگەی کوردی بە تایبەتی لە ڕوانگەیەکی دەرونیەوە ئەگەر هەرچەنە هیچ گشتاندنێک دروست نییە بەڕاستی تەنها بەم گشتاندنەشەوە بەڵام ئەکرێت نەخۆشیشی دەرونی لە کوردستانە هەبێت چکە من یەک کێشەی تریشم هەیە بەڕاستی لەگەڵ سۆشیال میدیا زۆر کەس یعنی من کێشەیەکە بینم لە تاکی کووردا ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بۆ نمونە دپرێشن خەمۆکی بۆتە ترند یعنی خەڵک خەمۆکی نییە حەزەکە بڵێ خەمۆکیم هەیە یعنی حەزەکە بڵێ من سایکۆپاثم جا من زۆر سەیرە یعنی هەنێک تاکە بینم بەڕاستی لەو ڕوانگە یعنی نازانم حاڵەتێکی سەیرە بینم لەوەیە جا تۆ ئەمە چۆنە خوێنیتەوە لە کۆمەڵگای کوردی و بەڕای تۆ چ کێشەیەکی دەرونی زۆر بەربڵاوە لە تاکەکانی کۆمەڵگای کوردیە بەڵێ طبعا ئەوەی کە تێبینیم کردبێ بەشێکی ئەمە ئەگەڕێتەوە بۆ کێشەی شوناس کەسەکەوێ شوناسێ بۆ خۆی دروستکە کە لەوانەیە هیچی دەست نەکەوێت بگا بۆی بڵێ من سایکۆپاتم یان بگا بۆی بڵێ من تاوام کەسێکی دپرستم ئەمە ئایدێنتیتی منە ئەمە شوناسی منە لە هەندێک حاڵەتە تەسەوڕەکەم پەیوەندی بەوە هەبێت بەڵام نەخۆشی دەرونی ئەمە ناکرێت بە هەڕەمەکی یا بە هەوانتە تەشخیصی بکەین لە زۆر گروپ و لە چەندی شوێنە بینیمە کەسێک بۆ ناڵێ بێتاقەتمەوە تاو تۆ خەمۆکی تێ کاکە خەمۆکی چۆن بە ئاسانی دەستنیشانەکرێ
بنۆ جاری وا هەیە سەرەتا دکتۆرێک کەیسەکە ئەبینێت چاپێککردنی لەگەڵاکە حاڵەتەکەی تەشخیصێکی سەرەتایی بۆکە دوایی نێرە بۆ لای ئێمە وەکو چارەسەرکاری دەرونی جەلسەیەک مێژووی وەرەگرین جەلسەیەک هەڵسەنگاندنی بۆکەین ئەمجا ئەتوانین قەرارێکی سەرەتایی بین کە ئەوەی دایگنۆس و تەشخیصی ئەم کەسە چیانی حاڵەتەکەی کرێ بەچی دەستنیشان بکەین کامە بنمونە بە کەسانی شارۆکە تا ڕادەیەک چۆنڵی باگراوندی ئەکادیمیمان هەیە و بڕوانامەی ئەکادیمیمان هەیە بەم شێوەیەکەین لەم کاتەشە جاری وایە تۆ لە نیوەی پرۆسی چارەسەریەکە تا دەستنیشانکردنەکە ئەگۆڕی بۆ دەستنیشانکردنی شتێکی سادە نییە ئێمە ڕێکارنامەی تایبەتمان هەیە بە دەستنیشانکردن کە یەکێکیان ئەوەی کە ئێمە بەکارێنین DSM Diagnostic and Statistical Manual of Mental Disorders کە ئەمە لە ئەمریکا بەکاردێ و ICD مان هەیە کە ICD WHO دەریەکە دەمان زیاتر لە ئەوروپا بەکاردێت هەموو ئەمانە کۆمەڵێک کرایتریامان هەیە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیە دەرونیەکان کە ماوەی نەخۆشیە دەرونیەکان بۆ نمونە خەمۆکی کە تۆ تەشخیصی بکەی بە کەسەکە بۆ 2 هەفتەی بەردەوام نیشانەکانی هەبوو بێت 9 نیشانەدان ڕاو لەم 9 نیشانەیە بێت 5 نیشانەی هەبوو بێت ئەمانەت کرد دواترە بەجای بکەیتەوە ئایا ئەمە خەمۆکی تەنایە مایجر دیفرەسیڤ دیسۆردەر یاخود بایپۆڵەرە دوو جەمسەریە دوایە بێ بزانی ئایا ئەم خەمۆکیە بەهۆی دەرمانەوە دروست نەبووە بەهۆی زەبرەوە دروست نەبووە بەهۆی حاڵەتێکی فیزیکیەوەن بەهۆی حاڵەتێکی ترەوە دروست نەبووە دوایی وەکو پێشتر باسم کرد دیفرەنشیەل دایگنۆسیس بکەی ئامن بەشێکە لە نەخۆشیێکی تر چۆن ڕوویداوەیان چی بووە هەموو ئەمانە بێ هەڵسەنگاندنی بۆکەی هیچ کەسێک ناکرێ بە سادەی یاوە چۆن بڵێ خۆی دەستنیشان بکە بە نەخۆشێکی دەرونی دوایە ئێمە سکێڵمان هەیە سکێڵی دەستنیشانکردنمان هەیە کە عادەتەن لێرە مینی بەکاردێت بەم سکێڵانێمە بەکاریانین بۆ دەستنیشانکردن لەوانەیە پڕکردنەوەکەی ساعتێ بۆ 2 ساعتی پێ بچێ دواتر ئێمە سکێڵی ترمان هەیە بۆ ئاستی توندی نەخۆشیەکە بۆ نمونە لە خەمۆکی ئەمە سکێڵی هامڵتنمان هەیە کە ئەمە سکێڵێکی پیاوانێکی کلینیکیە پێ دەڵێ ئاستی توندی خەمۆکیەکە چییە بۆ بمام ناوەندە زۆر توندە سووکە هەموو ئەمانەمان هەیە ئەمجا ئەتوانی بە کەسێک بڵێ ئەمە نەخۆشێکی دەرونی هەیە و لە هەنێ حاڵەتە هێشتا بەم شێوەش دەقیق دەرناچێت بۆی ناکرێنی کەسێکە لە خۆی سەر ناوی نەخۆشێکی دەرونی لە خۆی بنێن ئەمە سەبارەت بەم لایەنیان سەبارەت بەو لایەنی کە چ نەخۆشێکی دەرونی لای ئێمە بەڵاوە طبعاً من دەمێک نییە کەیسە بینم لە مانگی دەی پارەوە هەتاوەکو ئێستا ساڵێک نابێت کەسیشم زۆر نەبووە لەو بینانی ئەزمونێکی زۆری کلینیکیم نییە بەڵام لە ئەوەی کە تێبینیم کردووە عادەتەن خەمۆکی و قەلەقی زۆرە و بەشێکی زۆری و حاڵەتانی کە بینیومە تەشخیصی سەرەتاییان دەستنیشانکردنی سەرەتاییان خەمۆکی و بۆیان قەلەقی کە عادەتەن ئەمەش جۆری جیاوازی هەم خەمۆکی هەم دڵە ڕاوکیەمان هەیە بەڵام وەکو ئەوەی کە فێری بووم من بە شێوەیەک کۆنسێپچۆڵایزیەکەم کە پێم وایە نەخۆشی سەرەکی و شێوازی چارەسەری سەرەکی لە کوردستانی ئێمە بێت تراوما بێت ئەبێ پشبەستوو بێت بە تراوما زۆر کەس هاتووە بۆ نمونە بە تەشخیصی خەمۆکیەوە هاتووە دواتر کە سکێڵێکی پێپڕەکەیتەوە لەسەر ئەزمونە ناخۆشەکانی مناڵی سیرەکەی بۆ منە 4-5 ئەزمموی ناخۆشی گەورەی هەبووە ئەمە لە دەستدرێژی سەکسی بێ ئەمە لە توند و تیژی جەستەیی بێت ئەمانی هەبوو ئەم تراومانەی هەبوو بە مناڵی ئەم تراومانە کاریگەریەکەنە سەر ئێستا تەئسیریان ئەمێنێتەوە بەسەر ئێستاوە و عادەتەن خەمۆکی و دڵە ڕاوکێ و ئەمانە ئەکرێت لە بناغەکەیە ئێمە تراومامان هەبێ کە تۆ بناغەکەی چارەسەرکەی ئەمانی دەرەوش نامێنی ئەکرێت لەسنیش لەسەر نیشانەکانی خەمۆکی و لەسەر نیشانەکانی دڵە ڕاوکێ بکەیت بەڵام ئەوەی زۆر بناغەیە ئەوەی پێویستەکە ئیشی لەسەر بکرێت تراومایە ئەمە سکێلێکمان هەیە بۆ دەستنیشانکردنی تراومای 18 ساڵی یەکەمی هەموو کەسێک سکۆرەکەی لە دەیە یعنی ئەنجامی کۆتایی لە دەیە کە لە سەر و دووە بێتی تر کەسەکە پێویستەکە چارەسەری تراوما وەربگری تا ئێستا بۆ کەسێکم پڕ نەکردەوە سفری هێنابێت یانی یەکی هێنابێت یان دوی هێنابێت هەمووی سەر و سێ بێنیومە یعنی
بەخۆشمەوە خۆمە هیچ هینێکیان نیە ئێمەمانێ نەنگی کەمکەینەوە گەر خۆمان باسی شتەکانی خۆمان نەکەین چۆن داوا لە خەڵکێن باسی شتەکانی خۆیکە یعنی بەخۆشمەوە ئەمە لە وڵاتێکە ژین بە زەبری دەرونی گەورە بین پتەوە نەشتەوێ ئێمە دایک و باوکمان زەبری دەرونیمان بۆ گوازنەوە چکە بە سەردەمی چۆن بڵێ بەعس و سەدام و ئەم هەموو شەڕ و ئەنفال و شتەیە ڕۆشتون بەشێکیان و دواتر بۆنە ڕاپەڕین و گرانی و چەندین ڕووداوی ناخۆشیان بینیوە و ئێمە شتێکمان هەیە پێوترێ ئینتەرجەنەڕیشنەڵ تراومای نێونەوەکان کە دایک و باوکەی گوازێتەوە بۆ مناڵەکەی هەر لەو ڕاهێنانەیە کە لەسەر تراما بوو پێشتر باسم کرد یەکێک پرسیاری لە مامۆستاکە کردوتی چۆن وا لە مناڵەکەم کەم کە نێڵێت تراوماکانی تاسیر بکەنە سەر ئێستەی تی مناڵەکەت یەک شتەتوانی لەگەڵی بکەی ئەوەیە کە خۆت قەلەق نەبی چکە دایک و باوکی قەلەق مناڵێکی قەلەق دروست دەکەن وایە هەمومان ئەمەش کە دیسانەوە گشتاندن وکەوتە لەوە ناچێ زۆر هین بێ بەس هەستەکەم لێرە تا ڕادەیەک ڕەوایەتێک هەبێ کە بڵین هەمومان کە ئەم گشتانە بکەین لەوانەیە هەموو کوردێک پێویستی بە چارەسەری تراوما بێ کە بڕای من بەربڵاوترین و بناغەیترین شتەکە لە کوردستانە پێویستەکە ئیشی لەسەر بکرێت ڕاستەکەی هەروکوتی شەبەوەی جەنگەوەیە جاوە ڕستێکی کۆتایی یاری ڤایلەنت هارتسم بیرێنێتەوە یاریەکە لەسەر جەنگ لە کۆتایەکان ئەمە بۆ کچەکەیان وسێ پێشەوەی لە سێدارە بدرێت چونکە کاتنەکەی خۆی کوژەیترە بێت لە سێدارەی بن لە کاتێکا زۆر شتی کردەوە بۆ خزمەتکردنی وڵاتەکەی ڕستەیەگەڵێ زۆر جوانە ئەڵێ war makes men go mad جەنگ وا لە مرۆڤەکانەکە شێت ببن بەرەو شێتی بچن جاوەی هەنامەوە بێ بەس وتێکی زۆر جوان بوو لە نامەکە بەرهەڵمە مێنە بۆ شتێکی تر کاردیاری سەبارەت بە جیاوازی نێوان ئامۆژگاری و چارەسەر بە تایبەتی بەسنەوەی بە گەشەپێدانی مرۆیی ئیتر من حەز ناکەم زمانی زۆر وە کەس بەکار بێنم هەڵەوە بزانم ڕاینەدانی گەشەپێدانی بەڕاستی شایانین کە فاشلترین چینی کۆمەڵگەن لە دیدگای منەوە جا من حەزەکەم کەمێک باسی گەشەپێدانی مرۆیم بۆ بکەی کە بەداخەوە لە کوردستانە کتێبەکانیان یعنی من چوومە ئەپلیکیشنێکی سەبارەت بە کتێبی کوردی یعنی هەر ڕێک ئەڕۆیت بۆ بەشی دەروونزانی هەموو کتێبی گەشەپێدانی مرۆیە تۆ ناوازەی تۆ توانی بڕۆ بەخۆ بێ و هەتا یعنی من زۆر جار کە ڕەخنە لە گەشەپێدانی مرۆیی یەکەم زۆر کەس یعنی دیسان وەکو چۆن پیرۆزەکردنی فروید چەند کارکتەرێکی ژۆن لە کۆمەڵگەی کوردیا کە بوو شێواز کە ڕاینەری گەشەپێدانی مرۆیی پیرۆز کراون و زۆر پشتگیریەکرێن جا ببێ ئەوەی جۆبنەوەی کەمە چ زیانێک ئەگەن و ئەکرێ فاکتەرێکی زیادکردنی نەخۆشی دەرونی بنجاگر کەمێک لەسەر ئێجام ڕۆژ وتارێکی تر بڵاو کردبووە وەرجێڕدرا و سەبارەت بە زەبری زۆرداری ئەرێنی بوون جا من حەزەکەم لەسەر ئەم گەشەپێدانە و ئەم زۆرداریە چییە کە ئەگەرات و ئەم ئەرێنیە زۆرە ئەم پۆزەتیڤ بوونە زۆرە بەرامبەر بە کێشەکانمان چ کێشەیەک دروست دەکات ڕاستە طبعا لە پۆستێکتان کردبوو لەسەر کتێبەکەمان شتێکتان نووسی بوو زۆر جوان نووسیتانمانە بە کۆمەڵی بازرگانی چاوچنۆکن ئەم قسێ زۆر دقیق بوو بەلای منەوە و هەر لە پێشەکی کتێبی دۆمیشە ڕاستی دامنا بەبێ پرسی خۆت لە فیدباکی خوێنەرانە ئەو بەشەم دانایەوە بەس بەجددی ئەو بوو کە قسەکە دقیق بوو کە ئەمە بزنسە نە بە خەمی خەڵکەوەن نە لە خەمی کۆمەلگایان نە لە خەمی کەیسەکانیشان ئەمە بزنسە ئەیکەن طبعا پێشش باسم کردوتم من ماوەیەکی زۆر نییە کەیسی دەرونیە بینم بەڵام ئەوەی پێنەچوو بۆی کەیسێک بێت بۆلام بڵێ فلانە کەس فلانە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە زۆر بەناوبانگە قوڕی کرد بەسەرما یان کەسێکی تر بێ بڵێ لە پۆلی 12 فلانە ڕاهێنەری گەشەپێدایی بە نازانم پرۆگرامی سەویکردن و پرۆگرامی نازانم جەدوەلدانان و چی و چی و ڕێک وتی فلانە کەس قوڕی کرد بەسەرما نەهێش دەرەجە بێنم یعنی پێم سیر بوو چاوەڕێمەکرد ماوەیەکی تری پێچێت تا کەیسێکی وا ببینم بەس ئەمە یعنی بۆ منێک کە هەم ئەزمموی کلینیکیم کەمە هەم تازە دەستم کڕە بە ئیش هەم کەیسم کەمە لەوانێ لە هەفتەیەکە 3-4 کەیس ببینم زۆر زوو بوو کە زۆر زوو بێت ئەمە پیشانیات چەند کەس زەرمەند بوو ینی چەند زۆرن ڕێکەوە پیشانات کەمانە کەسان چەند زۆرن کە
زیانیان بەرکەوتووە لەمانەوە. بێگومان ئامۆژگاری و چارەسەر دوشتی زۆر جیاوازن. لە کۆڕەکەی ناوە دیڕەهەندیشا باسم کردووە ئەگەر چووی بۆ لای چارەسەرکارێک، ئەمە هەر کەسێک لێرە شۆگوێ لێمە با دیسانەوە قسێ بکەم، ئەگەر چووی بۆ لای چارەسەرکارێک بەناو چارەسەرکاری دەرونی کە چارەسەرکاری دەرونی بێگومان لێرە یەک کۆمەڵ کێشەی هەیە کە هەشتاوانی کەیکەن چارەسەرکاری دەرونی و نین و بڕوانامەی ئەکادیمیان نییە. دەستی کرد بە ئامۆژگاریکردنی یەکسەر وازی لێبێنە جەلسەی دووەم مەچۆرۆ بۆ لای ئەم کەسە لە چارەسەرکردنی دەرونی نازانێت قەتعیەن هیچ قسە هەڵناگرێت، نەمونان قەشە هەڵەگرێت نە قسە هەڵەگرێت. کە یەکسەر دەستی کرد بە ئامۆژگاریکردن لە جەلسەی یەکەمە هیچی لە نازانێت، فڕی بەسەر زانستی دەروونزانیەوە نییە. کەیسم هەبووە چۆ بۆ لای کەسێک بۆ بەناو چارەسەرکاری دەرونی تێتی بڕۆ بەردەم ئاوێنە بڵێ باشە بم شەوی سێ چوارجار تۆ نەخۆشیەکە چاوە بێت نەخەمۆکی هەیە بە جانی ئاوێنێکی ئاوێنێکی یان هەر تووشی سکیزۆفرینی نەکردبێ باشە ڕێگەونە حاڵەتەیە لە خەمۆکیا کەسەکە بۆ ئەکرێ نرخی خۆی لا کەم بێتەوە ئەمە بچێتە بەردەم خۆی بۆستێ لەوانەیە ئەزمونێکی ناخۆش بێ بووی یان زۆر حاڵەتی تر هەبوو یان بۆ نمونە هەموو شتێک پێشەوەی بخەوی بیجار بڵێ من باشە من باشە من باشە بەمە چاگە بیتەوە یعنی ڕێک سەر دێشە لەم شتانە یان بۆ منە کۆمەڵی شتمان هەیە زانستین بە خراپی بە کەیسەکانەوەترێ بۆ منە هەناسەدانی خۆڵ شتێکە زۆر زۆر بەربڵاوە و شتێککە چونکە ئاسانە هەموو کەسە چۆن بڵێ پەراماریات کە بەکاریانێت بە تایبەتی بۆ قەلەقی تاوانەمە شتێکی زانستیە ئەوە نیە بڵین چۆن بڵێ هەپەیوەندی هەیە بە یۆگاوەمان و بەس بنەمایەکی زانستی هەیە بەڵام مەش دیسانەوە بە هەڵاکرێت بۆنێکی لەو کەیسانی کە بینیم پێیانت بوو کە هەناسەت هەڵمژی لە بینی هەناسەدانەکانە 10 سانی ڕایگرە ئەمجا هەناسە بەرەوە تمەی نەبوورایتەوە تی ناوڵایشم لە ناوە وە دیارە تۆ زۆر بەقوەتی بنەما زانستیەکەوی کە تۆ لە بینی هەناسەکانە هەناسە ڕانەگریان ئەم شانە هەمووی بە هەڵاوترێتەوە بەو کەیسانەوە کە باسی ئەمە ژەکەیت خەڵک وازانێن کە باسی گەشەپێدانی مرۆیەکەی وازانێمە لەلایەنی بیزنسەوەی تۆ دەوێت کەیسەکانە چێ بۆ لای ئەو بێ بۆ لای تۆ ڕێک دڵنیام ینی تاکیدم هەمووی بەو شێوەیە سەیریەکات کە ئێمە لە خەمی ئەوەین یا چۆن بڵێ لە خەمی بزنسین لە خۆمی ئەوەین خۆمان کەیسمان زۆر بێ طبعا بەجددی ئەمەوانە یعنی لەوانەیە خەڵک باوەڕیش نەکات بەس ئەمە لە ڕووی ئەخلاقیەوەی لە خەمی کەیسەکانە کە تۆ ئەم کەیسانە بینی چی لێ هاتووە بەهۆی ڕاهێنێکی گەشەپێدانی مرۆیە چین لێ هاتووە بەهۆی بردوانە بۆ لای شێخ و مەلاک بەجددی کاریگەری لەسەردانی یعنی چۆن ڕێگەڵی ئازارێک لە دڵ تا بەجێهێڵی کەڵی بۆ بێمە ڕووبات یعنی بۆ بێم کەسە کە خۆی حاڵەتێکی ناخۆشیە بەم هەموو شتە ناخۆشی ترا بڕوات دواتر ئەو بزنسەی کە لە چارەسەرکردنی دەرونیا هەیە بەجددی ئەوە نییە کە بڵێ بن بزنسێکی زۆر حەزیمە تۆ پار و لێ دەسەکەوێ من ئەڵم لە هەفتێکا 4-5 کەیسە بینم کەیسەکانیش بۆن من لە هینێکە لە هەر کەیسێک تۆ پرسنتێجێکی بۆ خۆتە بەشێکی چێتەوە بۆ منە بۆ شوێنی کە ئیشی لەیەکەی لە هەفتێکا من 4-5 کەیسە بینم یعنی ئەماگەر منەگەر بە بزنساوە بکەم یعنی بزن کەسێکی بازرگانێکی زۆر خراپە میچی لێ نازانم بۆی لە هەفتەیەکە 4-5 کەس دەبێت من هیچ لە بزنس نازانم بەجددی بۆیە بەجددی لە خەمی کەیسەکانە لە خەمی ئەوەیە کە ئەو کەسانە دەوێت تۆ چارەسەرێکی زانستی وەربگرن بێگومان مامۆستایەکمان هەبوو طبعا مامۆستایەکی زۆر تایبەت بوو یعنی یەکێ بوو لە ئەو شتانەی کەوا لێکە ئەمە لە بەزانکۆ بمێنێ و هەستەکەم هەرچی هەیە زۆر بێ و بناغەی کە هەیە لەوە فێر بووم ینی بەتەواتی ژیانی گۆڕیم دایمە ئەیوت ئامۆژگاریکردن لە چارەسەری دەرونیا کفرە هەر کەسێکیش ئامۆژگاری بکردا لەگەڵ کەیسەکانیان بەجددی تووڕە ئەبوو لێی و لەوانەش بوو دەری نەشاندایە چکە ئەزانی تۆ ناتوانی بە چۆن بڵێ ناتوانی بە کەیس بڵێ چی بکە من کەسێک با بڵێن دێ بۆ لام 30 ساڵە لە من دنیای زیاتر دیوە بە وەزعێکی ناخۆش هاڕوات دێت با بڵێن 40 دقیقە باسی وەزعی خۆی بۆم نەکات کە تەبەن ئەم وەزع ناخۆشانە بە 40 دقیقە ناگێڕدرێتەوە یعنی ئاشکرا تۆ گەر لە مناڵی و پێیا بێیت لەوانێ
سێ هەفتە و پێم شێتە هەرهەمووی باسەکەی دێت 40 دقیقە پوختەیەکە بۆ باسەکە تۆ چۆن بەمە ڕەوایەتی بە خۆ دەیت بەم کەسە بڵێ بڕۆ ئەوە بکە و ئەوە مەکە یعنی بە چه حەقێک هەڕێک تۆ چیت تۆ چیت بەمەڵی چی بکەن یان چی مەکە وەنە بە کالۆریۆسێکت هەیە لانیکە ماستەرێکت هەیە کە لە ئەمریکا بۆ نمونە بێت دکتۆرات هەبێ و ئەبێ چەند ساڵ ئینتەرنشیپێک کردبێ و ئەبێ لایسنسێ هەبێ و ئەبێ هەموو ساڵی لایسنسەکە و تازە کرد ئەم جاتوانی کەیس ببینی تۆ لێرە دەی بە کالۆریسەکە بە کابراڵی بڕۆ ئەمە بکە ئەمە بکە یعنی لەسەر چ ئەساسێک بۆیە ئامۆژگاریکردن بۆ کەسێک کام چارەسەرکارێکی دەنونی زۆر باش بێت دکتۆرای هەبێت ترێنینێکی ڕاهێنانی زۆر زۆری بینی بێت لە بوارەکەیە کەسێکی ود بێت ئەمە ئەکرێت لە هەنێ حاڵەتە لە هەندێک حاڵەتە ئامۆژگاری کەیسەکانی بکە باشە بەڵام لە دەرەوەی ئەمە هیچ بە هیچ شێوەیەک ئامۆژگاری لە ناو چارەسەری دەرونیان جێی نابێتەوە و جێی نییە زانستی نییە بە هیچ شێوەیەک پێشنیارمان هەیە ئەمەتوان بڵێن منە ئەم پێشنیارە هەیە پێت باشە بەم شێوەتوانی هەندێشت بە کەیس بڵێ بۆ کەسێ خەمۆکیە پێشنیاری هەندێک چالاکی بۆکەین بۆن مناڵێن بڕۆ شتێ بنووسە ئەمانە هەیە ئەویش بە پێشنیارێڵیت کە کەیسەکە خۆی پێ باش نەبوو پێی ناکەیت بۆ نمونەیەکی لەو کەیسانی کە بینیم شازێک چارەسەریمان هەیە بۆ خەمۆکی کە عاتەن لە سەرەتا بەکارێنین پێڵێن behavioral activation چالاکردنی ڕەفتاری کەسێک کە خەمۆکی هەیە لە ڕەفتار ئەکەوێت یانی و چالاکیانی کە چێژیان هەیە و چالاکیانی کە هەز بە دەستە و تەکالیان و نایمێنی ئەکەوێتە سایکلێکەوە ڕێک کە خۆی بێتاقەتە چالاکی نەماوە نەبوونی چالاکیەکە و هەستی چێژ و دەستکەوت ئەو نێتر بێتاقەتیەکە ئیترە مابێ بە سایکل ئێمەمانێ بەم behavioral activation ئەم سایکلە بشکێنین جایکی لەو کەیسانی بینیم کە کەسێک خەمۆکی هەیە طبعا ئەم نمونەی لەوانەیە بۆ زۆر کەس جوان لە مۆ تێبگا زۆر جا دووبارەیەکەمەوە کەسێک کە خەمۆکی هەیە بۆی قورسە بەیانی کە هەڵستێ لە جێگاکەی بێتە دەرەوە یعنی زۆر کەیسەیە 3 ساعت 4 ساعت ئەمێنێتەوە لە جێگاکەیان ناتوانێت بێتە وزەی ئەوەی پێنیە بێتە دەرەوە وا هەیە بۆ نەبیری خۆکوژی هەیە وزەی ئەوەی پێنیە بێ بۆ چارەسەری دەرونی کە دێ بۆ چارەسەری دەرونی ڕێک ئەبێ پێ بڵێ بەجددی تۆ کەسێکی ئازای توانیتە بەم حاڵەتەی خۆتۆ بێ بۆ چارەسەری دەرونی یعنی شتەکە ئەمەمە قورسە کەسێک تا خۆی پێیان نەڕۆ نازانێت چۆنە ئەومان هەیە ئەو کەیسە کە باسم کرد بازانم 20 چالاکی بۆ دانرا بوو لە ڕۆژێکا بیکە هەبرە 20 چالاکی زەلامی ساغ ناتوانێت زەلامی هیچی نەبێن ناتوانێت بیکە 20 چالاکی چۆن نەکرێت لە ڕۆژێکا بڕۆ خوێنەرەوە بڕۆمە بکەوە خۆ مرد بۆیە لە زۆر حاڵەتانی ئەم ئامۆژگاریکردنە هەیەیان ئەم پێشنیارکردنە هەیە بە شێوازی هەڵە بەڵام ئەوی بەگشتی ئەتوانین بیڵێن ئامۆژگاریکردن بە هیچ شێوەک لە چارەسەرکردنی دەرونیە جێی نابێتەوە و گەشەپێدانی مرۆیی ڕێک ئامۆژگاریکردنی مرۆییە یعنی شتێکی تر هەڵ ناگرێت کۆمەڵێک قسەی باق و بریقەکەتەوە ڕێک ئەو نووسینەی دکتۆر سوزان دەیڤد ڕاستی بە ئیمێڵیش بەم هاو چکە سەبسکرایبی سایتەکەیم کردبوو بە ئیمێڵ نووسینەکەی نات کە لە ماڵۆش نەبووم ڕاستی بەس لاپتۆپێکم فێهەکرد خێرا تەرجەمەم کرد چکە شتێکی زۆر دقیق و جوان بوو بە زۆر تۆ بێ پۆزیتیڤی بە زۆرە بێت دڵخۆش بیت مەجالی کەیتیانە وەکو ڕێک چۆن کەسێک لە کوردستان ئێستا نەخۆشی دەرونی هەبێ نەنگیە ڕێگوای لێ هاتووە ئەگەر کەسێک لای جەماعەتی گەشەپێدانی مرۆیی تەبان کەسێک ئەگەر دڵ ناخۆش بێ ئەگەر بۆ نمونەم جامان خۆیان بە ئاکتیڤ پیژانێن بەیانیان حوتونی و هەڵاستنەچن وەرزشەکەن وەچن بۆ جیم و چی و چیەکەن و کەسێک بۆم شێوەیە چالاک نەبێ ئیترم کەسە خەلەلێکی تایە ڕێگوا لێ یەکەم تۆ هەست بە نەقس بکەیت تۆ تەواو نیت چونکە وەکو من ناژیت لە کاتێکە بۆ نمونە هەموو کەسە و پەرسناڵەتێکی جیاوازی هەیە تۆ حەزت لە چالاکیە لەوانەیە کەسێک پەرسناڵەتێکە بێ حەزی لە جیاوازی حەزی لە چالاکی نەبێت ڕێک ینی بۆ بە شتێکی زۆرداریە کە یان بۆ بە شتێکی عیبە کە تۆ وەکو ئەوان نەژیت کە تۆ دڵخۆش نەبیت کە تۆ ئەرێنی نەبیت یعنی کەسێک خەمۆکی هەبێت تۆ چۆن نتوانی پێ بڵێ دڵخۆش بە بیری خۆکوژی هەیە بە خۆی بکوژانی هیچ هیواکی نەماوە هیچ شتێک نابینێ هیچ دەرسەیەک نابینێ لەم حاڵەتی خۆی گەشتۆ بۆی کە ژیانی خۆی کۆتایی پێبێنێت تۆ بەچی پێڵی دڵخۆش بە چۆن دڵخۆش بێ چۆن پۆزیتیڤ بێ ئەمە کێشەیەک هەیە پێشەیەک لە بنەوەکە ئەم حاڵەتانە دروست دەکات وەی قسەیەکی کڵێشەی و قسەیەکی دووبارەی
سەطحی کە تۆ بڵی دڵخۆش بە و ئەرێنی بە و بە زۆر بیست ڕێک هەوڵ بە و بەهانیان هەستە و هەوڵی چی بین کاگەندەوازمان لێدێن ئەوە بەڕاستی لە ڕووی سایکۆلینگویستیکسیشەوە بۆ نمونە بەکارهێنانی مێتافۆرەکان زۆر ئەگەر چکەوان زۆر بیستمە مێتافۆری جەنگ بەکارێنن بجەنگە لەگەڵ ژیان بجەنگەوەمانە ڕاستە ئەوە لە کۆڵینەوە زمانەوانەکانمانی سایکۆلینگویستیکسەکان کە زۆر غەڵەت ئەوە بەکاربێنی تەنانەت بۆ کەسانێک کە شێرپەنجیان هەیە یعنی تۆ نابێت پێیان بڵێ بجەنگە چکە عادەتەن ئەو کەسە کاتێک کە سەرکەوتوو نابێت یان تووشی شکستێک دەبێت کە تۆ ئەم مێتافۆری جەنگە و دەرخوارداوە بۆ مێشکی وا بیرەکە خۆی بە تاوانبارە بینێنەوەی کە نەیتوانیوە سەرکەوتوو بێ لە جەنگەکەیە جا ئەوە بۆ کۆڤید 19 هەنێ لێکۆڵینەوەی تازە هەبوو لە بواری بەکارهێنانی مێتافۆرەکان کە بەکارهێنانی ئێمە لە هەنێ وڵاتە زۆر زیانی گەیانوە ئەم قسەکردنەی بۆ نمونە سەرۆگۆزیرانەکان کە باسی دۆخەکەیان کردووە یان بۆ کەسانی شێرپەنجە ئەگەری مردنیان زیاترەکە وەک لەوەی کەمترکە جام گەشە پێدان ئەمڕۆیەژەوە یەکێکە لە کێشەکانیان زۆر جار مێتافۆری جەنگ بەکارهێنن بەڵێ تۆ ئەتوانی لە جەنگەکە سەرکەوتوو بە تۆپ و تەیارە بێن یعنی ئەمە عەکسێتەوە وەک لەوەی سوود بگەیەنێ بەتاکید جا کێشەی تریژەوەی کە بۆ نمونە ئەسە توێژینەوانی باستان گشتێکی زۆر جوانە ئەگەر دوو توێژینەوە بخوێنەوە قسانە ناکەن بەس کێشەکەوی لەسەر ئەساسی توێژینەوە قسە ناکەن یعنی ئەمە شتێک بۆ بە درێک بۆ بە ترندێک کە هەمووی وەریان گرتووە ئەڵێ هەمووشی لەیەکۆ وەریان گرتووە ڕێگەڵی میراتە بۆیان ماوەتەوە شتێکی تازەی تیان نییە هەمووی ئەم کۆمەڵە شتێک کە وەریان گرتووە و ئەیڵێنەوە دووبارەیان هیچ ئەساسێکی نییە قۆمە لەسەر ئەساسی توێژینەوە نایکەن یعنی لەم ڕۆژانە شتێکم بینی کەسێک کە بە حساب دەروناسی تاو کردبوو ئەوە NLP زانستە NLP هەر لە گوگل سێرچ بکە ینی شتێکی زۆر بەسیتە NLP ساینس هەرەو نەبنووسە ینی هیچی وای ناوێ ئەنووسرێ NLP سیدۆساینسە سودۆساینسە زڕەزانستە یعنی لەسەر چ ئەساسێک بۆ نمونەڵێ NLP زانستە یان بۆ نمونە دەتۆڵی ئەم شتە کاریگەری هەیە بەچی ئەڵێ کاریگەری هەیە ئێمە دوو جۆر توێژینەوەمان هەیە کە لە چارەسەری دەرونی عادەتەن بۆ هەڵسەنگاندنی کاریگەربوونی چارەسەرەکان بەکاریێنین بۆ نمونە چارەسەری CBT لە خۆ نەبە بەم CBT ئێستا کۆمەڵێک توێژینەوە هەیە کە پاڵپشتی لێ دەکات دوو جۆر توێژینەوەکان چین توێژینەوەی ئەفیکەیسیمان هەیە و توێژینەوەی ئفێکتیڤنسمان هەیە ئفێکتیڤنس ئەوەیە کە کەسەکە چۆن چارەسەرکارێک لە ئیشی ڕۆژانەی خۆیان شێوازێکی چارەسەری بەکارێنێت باش ئەمە هەر لە پراکتیسە بەڵام ئەفیکەیسی ئەو جۆرە توێژینەوانن کە کەسەکە بۆ توێژینەوە چارەسەرەکە ئاکات واتە پراکتیز نییە ئەم کەسا هێنن ئەڵێن تۆ ئەم جلسانەمان بۆ کە ئەم مانوەڵە بەکاربێنە بەم شێوازە هیچ لامێلی ئەبێ بن لەسەر ئەم مانوەڵە بیکەی چکە ئەمانەوێت توێژینەوە بکەین بزانین ئەم مانوەڵە تا چەندێک بەسوودە چارەسەرکارەکە لێرە هیچ ناکە بەس مانوەڵەکە بەکارێنێت تویتر لەگەڵ ئەو سکیڵانی کە خۆیەتی وەکو چارەسەرکارێک ئەم جۆرە توێژینەوەمان هەیە جۆرەکەی تر بەس کەسەکەڵێن تۆ بڕۆ خۆت حڕ بە بەس مهمە ئەم قوتابخانە چارەسەریە بەکاربێنی و ڕاهێنانی لەوەیە بینی بێ ئەم دوو جۆرە توێژینەوەیە ئەکرێن بۆ نمونە و باشترین جۆریشەوەی کە ئێمە پێیان دەڵێن RTC Randomized Trial Control لەم جۆرە توێژینەوەیە دوو گروپ دێنن عادەتەن یان جاری وا سێ گروپیشە کرێ زیاتر بێ گروپێکیان دایانێن با بڵێن چارەسەری CBT وەرەگرێت یان بۆی شتەکە زۆر ڕوون بێت دەڵێن چارەسەری دەروون شیکاری وەرەگرێت گروپێکی ترێنن چارەسەری دەرمانیێنێ و گروپی سێمی ژێنن پلەیسیبۆیێنێ با بڵێن گروپی چوارەمی ژێنن هیچیان دایانێ ئەمە چوار گروپێنن ئەمجا ئەم چوار گروپێ هەبێ هاوشێوەی هەبێ لە نێوانیانە ئەبێ بۆ نمونە ئەو هۆکارە دەرەکیانی کە ئەکرێت تەئسیر بکاتە سەرم کەسە چاک بێت یان خراپتر بێ زۆر کەم بکرێنەوە ئەمجامە پیانۆترە بۆنە کۆنترۆل گروپ و ئەکسپریمنتال گروپەوە کە تۆ چارەسەرەکەی لەسەر تاقەیەکی تۆ کۆنترۆل گروپەوە کە تۆ بەراوردێکی بە چارەسەرەکە دواترم کەسانە بە شێوازی هەڕەمەکی هەموو یەک نەخۆشیان هەیە بە شێوازی هەڕەمەکی بەسەر گروپەکانە دابەشیانەکەیت دواتر پری تێست و پۆست تێستمان هەیە تێستی پێشەوەی کە پێشەوەی چارەسەرەکە دەست پێکە خەمۆکیان هەڵسەنگێنی دوایەوەی کە چارەسەرەکە دەستی بەکە دیسان و خەمۆکیان هەڵسەنگێنی دوای مانگێک لە چارەسەرێکە کەمە پێڵێن فاڵەوە دیسان و خەمۆکیەکان هەڵسەنگێنیتەوە ئەمجا ئەمەیەک توێژینەوە دوای دەین مێتا ئەناڵیسیسەکەین مێتا ئەناڵیسیس ریزالت ئەنجامی بۆ نمونە 20 توێژینەوە 30 توێژینەوە لێکات ئەنجامێکی تازی بۆ دەرکێت ئەمجا ئەتوانین بڵین ئەم چارەسەرە سوودیە باشە
بەس زیتر گەشە پێدانی بڵی خۆ چوزانێ شتێکی بیستۆ دەیڵێتەوە قابلە خۆ تۆ پێشی بڵێ ئەڵێ خۆیەوە شار ممنە سەر ئەساسە ئیشەکەن بەس باسی ئەم ئارتیسی بۆ بکەی خۆ تەقەی سەری دێت یعنی تێناگات کە ئەمە چ زانستێکی لە پشتەوەیە خۆ یەک کێشەی تریژەوەیە کاگەری ئێستا من نازانم لە کوردستان چۆنە بەڵام بێگومان ئەبێ یاسایەکە بێت کە کاری ئێوەی ڕێخستوێ ئێستا بۆ من لە کالیفۆرنیایە یاسا و ئەتیک هەم لە ڕووی ئەخلاقیەوە هەم لە ڕووی بەرپرسیارەتی ئێستا گە نەخۆشێک بێ بۆ لای تۆ خۆی کوژێت و بەڕاستی لێ پرسیینەوە لەگەڵاکرێ ینی بەرپرسیارەبی ئەوی نەخۆشێتەوە بەڵام ئەمان هیچ بەر ینی هیچ بەرپرسیارەتیەکیان نییە تۆ نازانی ئەگەر کەسێکی تووشی کێشە بێ بڕاتەوە لای چونکە سوودۆسانسە پێڵەکە تۆ فۆرمولەکەی منە بەکارمێناوە ئەوەش کێشەیەکی گەورەیە زۆر دقیقە طبعا لە ئەمریکایە ئێمە لە ئەمریکا ڕێکخراوێک هەیە کە ئەمە عادەتەن پشت بە سەرچاوەکانی بستین American Psychological Association ئەمان کۆدی ئێتیکیان هەیە کۆدی ئاکاری کە هەموو کاری دەرونیان بەم کۆدە ئاکاریە ڕێخستووە و لە لای کۆدە ئاکاریە کە شۆی یاسا هەیە کە یاسا بۆ نمونە کەسێک لەگەڵ خراپ مامەڵە لەگەڵ کەسێکیا بکات ئیجازەکەی لێ سەندێتەوە ئێمە لێرە ئیجازەمان نییە تا بسەندرێتەوە جا کۆدی ئاکاریمان هیچ نییە تەنها کۆدەکانی ئەوانە لە مەنهەج پێیانەوتینەوە ئەمە لە ئەمریکا بەم شێوەیە بڕۆ لە کوردستانە چۆن بۆ دەگونجێت تەطبیقیکەیتەرە کەسە بە شێوازی خۆی بە شێوازی ئیشەکەی تەطبیقەکە هیچ یاسایەکیشمان نییە پارێزگاری لەو کەسانم کە نەخۆشی دەرونیان هەیە کەیسەیە خۆی کوشتووە کەیسەیە بە قسەی چارەسەرکارەکەی خۆی کوشتووە ینی کەیسێ بۆ نمونە چۆ بۆ لای دکتۆری بۆ لای کەسێک کە چارەسەر وەربگرێ پێویستە بۆنە تۆ حاڵەتەکە زۆر توون بووە کەسەکەیتە تاو بەتاتی هیوای نەماوە خۆی کوشتەوە بەڵام هیچ یاسایەکمان نییە و هیچ کۆدێکی ئاکاریمان نییە یان نهێنی پارێزی خاڵی سەرەکی یان بنەمای سەرەکی چارەسەرکردنی دەرونی چارەسەری دەروون پزیشکی نهێنی پارێزیە نهێنی پارێزیش مەرجی خۆی هەیە بۆ منە لە هەندی حاڵتا تۆ نهێنی پارێزیش کێنی بەس ناچی لە خۆمە بکەیت پێشەوەی کەیسەکە بێت یەکەم شت دوایەوەی خۆت ناساند باسیێمەی بۆکەی ئەڵێ کاکە ئەمە نهێنی پارێزیەکەیە من لەم حاڵەتانە هیچ بە کەس ناڵم لەم حاڵەتانەیە ناچارە بم کەسێک ئاگادار بکەمەوە تۆ بێ بەمانە ڕازی بیت ئەمجام نەتوانم چارەسەر بە تۆ پێشکەشکەم ئەمەش دیسانمە لە کۆدەکانی تراوەمانگتەوە بەڵام بۆ منە خەڵکە بینێ سەر تەلەڤیزۆن باسی هەموو ژیانی هەموو کەیسەکەیەکات ینی هەروماوە ناوی بێنێت تەنانەت من لە 20 ماڵن لەم حازەرا خەڵکە بۆ ناوی کەیسەکەشی هێناوە دەوە فڵان کەس بووە هاو بۆ لام ئەوەی هەبوو ئەوەی هەبوو یان بۆنە باسکردن لە ناو چۆن بڵێ لەناو ئەکادیمیایە ئەمە هاو بۆ لای منەوە کەیسی منەوە فڵانە کەسە ئەم بنەمە ئاکاریەمان نییە لێرە ئەمە لێرە جۆب دیسکریپشنیشمان نییە وەسفی ئیشکردن ئەگەر ئەوە تەرجەمەیە دەقیق بێ کە کێ چی ئەکات چارەسەرکاری دەرونی چارەسەرکردنی دەرونی کێ ئەیکات بە هەموو پێوەرێک چارەسەرکردنی دەرونیە بێ کەسێ بیکا کە بڕوانامەی لە کلینیکەل سایکۆلۆجییان لە سایکۆتێراپی هەبێت بەڵام لێرە کەسێک بۆنە دەمزانی گشتی تاواگورێکی دەمزانی پەروەردەی تاواکە کۆمەڵناسی تاواکۆرە کەسی دەرونیە بینێت یعنی ئەمە دووشتی ئەکسن کۆمەڵناسی ئیشی کۆمەڵگایە دێت تاکە بینێ من تەنانەت بینیم یعنی کەسێکە بوو زۆر پۆستیە کرد لە خوارەوەی نووسی توێژەری کۆمەڵایەتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی خێزان و زۆر لەم سیر ئەوە هەر زۆر تەمان چارەسەری خێزانی کە لێرە واسوو کراوە پێوترێ فامیلی تێراپی لە وڵاتانی تر بڕوانامەی باڵا دێتیایە دەتۆ بێت دکتۆرا و ماسەر دکتۆراکەت لە ئەوەیە بەدیا خودە بێت ماسەر دکتۆراکەت لە کلینیکەل سایکۆلۆجیا بێ ڕاهێنانی وردت بینی بێ لە چارەسەری خێزانیە ئەمجا بیکەیت ئەمەش کۆمەڵی بنەمای وردی زانستی زۆر زۆری هەیە کەانی پێویستەکە کەسەکە جێبەجێ بکەیان بۆ نمونە کەپڵ تێراپی چارەسەری هاوسەری ئەگەروا بڵێنیان ئەو کەسانی کە پەیوەندی سۆزداریان هەیە ئەمەش دیسانەوە کەسەکە بە ڕاهێنانی دیبێت نەگوۆی هەر کەسێک بۆمە بەشێکی کۆمەڵاسی تاوکەیان بەشێکی دەرونی تاوکردناوی توێژەرێک بکە بەخۆیەکە ئەسڵەن ئەم نازناوە هەر خەڵەتە لە سەرەتاوە نازناوی توێژەر یانی ڕیسێرچە نازانم پەیوەندی بۆ چییە وەزان ئێستا پێیانەوتر ڕێنماییکاری پەروەردەی ئەوانەی دەروونزانی پەروەردەی تەواوەکەن
نازناوەکانیش غەڵەتە یان توێژەری کۆمەڵایەتی کەسێکە بێ ڕیسێرچ کە ئەسەر کۆمەڵگاکە زۆربیان ڕیسەرچی بڵاوکراویان نییە بۆیە کە تۆ ناوی توێژەری دەمنی لە خۆدەنی تو چارەسەری کێشەی خێزانێکی هەنگە سەر چ ئەساسێک شەوێک خەوت بینی لە خەوت هەڵێڕەڵا تۆ بە چارەسەری کاری خێزانی بانیاز ئەرەڵاو قەرار ماڵتاڵ نێمە چارەسەرکاری خێزانی چۆن وایە بێشتەکە بڕوانە ئەچی پێ هاو گەنج بوون یعنی من یەکێکماناتی زۆر گەنج بوو بەزەوەیە کرد دیتر نازانم بەس من هیپۆتێزیۆم داناوە کە ئەمە بوویەوە کە بووی کێشە بچێتە لای ئیتر سوزانم ئافرەت و شت نامەی بۆ بنێرم بڵم فڵان کێشەمەیە چونکە عادەتەن ئەگەر بۆ نمونە کەسێک هەم مرۆڤێک کێشەی هەبێ ئاسانتر تۆ بە ناوی توێژەرە توانی چۆنەڵی مانیپوڵەیتی بکەی بەکاری بەنیستە ڕێک زۆر دەقیقەوە بەرحاڵ حەزەکەم بێمە سەر دوایین بەشی گفتوگۆکانمان کاریاری بینە سەر بابەتێکی ترەویش سایکۆلۆژیای ئاینە لەگەڵ سایکۆلۆژیای تیرۆریزمە من ئەزانم تۆزێ کۆمەڵگایمە زۆر حساسە کاتێک کە لە ڕوانگەیەکی زانستیشەوە تەنانەت یا فەلسەفیەوە کە باز لە ئاینەکرێ جا سایکۆلۆژیای ئاین بەڕای من زۆر گرنگە یعنی هیچ لە ئەنگریانی تیانیە چونکە تۆ بۆ نمونە وەصفی ئەزمونە ئاینیەکانەکەی لە ڕێگەی بەکارهێنانی تیۆرە سایکۆلۆژیەکانەوە تا دوایی بۆ هەماشت بۆ تیرۆریزم و زۆر گرنگە لە هەموو کۆمەڵگایەکە هەبێ یعنی سە بۆ نمونە وڵاتانی تر هەر حاڵەتێک ڕووبایە ساوەی کە داعشە بوو لە کوردستانە ئێستا لە وڵاتانی ئێمە خۆمان لێکۆڵینەوەمان لەسەر نەکردووە بە شێوەیەکی دروست وڵاتانی تر لێکۆڵینەوەیان لەسەر کردووە کام تاکانە کۆنفرانس بێگومان جا من حەزەکەم کەمێک دەربارەی سایکۆلۆژیای ئاین و سایکۆلۆژیای تیرۆریزمیش کە ئاگادارم لە پلاتفۆرمی دابڕانە توێژینەوەتان لەسەرە کرد ئەگەر کەمێک لەسەرەوە بۆم باسکەی و هەروەها ئەو چۆن خەڵک یعنی پەرچەکرداریان هەبوو بەرامبەر ئەو لێک توێژینەوە زانستیانە کە توێژینەوە ئۆبژێکتیڤن یعنی هیچ پەیوەندی نییە لەوەی کە هەستی خۆتان ینی بەشداری ئەو داتایانە بکەن ئەو توێژینەوەانە بکە بەرهەمێک هاتۆتە بوون ینی بەرهەمێکی توێژینەوە هاتۆتە بوون بەڵام وەڵامی خەڵک وەڵامی نووسەرانی تر بۆمە چۆن بوو ینی یەک توێژینەوەانە چ پەرچەکرداریشان کاردانەوەیشان بەرامبەریە جانە دەستان خۆش بێت زۆر دقیق باستان کرد طبعا ئەم بابەتانە بە تایبەتی بابەتی تیرۆریزم بابەتێکە چۆن بڵێ پەیوەندێکی زۆر ئەساسی بە ئێمەوە هەیە یعنی هەر ئەوەندە نەمابوو یعنی داعش بێتە هەولێر کە پایتەختی ئەم شوێنێک ئێمە لێژین کاتە بۆن منە چەندین کەسی ئەو شۆ لە بیرمەکە هاو زۆر کە زەر تەنانەت ویسان یعنی حاڵەتێکی سایکۆلۆژی زۆر ناخۆشە بوو ئەو شەوەنی کە ڕێک بەس خەڵکی من تۆزیان زاکیری کورتەشتی بیرێتێتەوە بەس یعنی ئێمە چەند گاوانەی کەسی نزیکمان لە شەڕی داعشها کوژرا بێت چەند هەزار پێشمەرگە شەهید بوون ینی هەموو ئەمانە ڕوویات نە پێشتری بۆن ئەزمموی ئەنسار ئیسلام هەبوو ئەزمموی جوندل ئیسلام هەبوو خەڵک سەربڕین هەبوو هەموو ئەم شتانەمان بینیوە یعنی ڕووی داوە ئەزمونمان کردووە کە هەرچەنەوە کاتێمە مناڵ بوون بەڵام ئێمەش داعشمان بینیوە ینی کە بۆن من لە شەنگا چوی ڕوویا لەو شوێنانەی ترچی ڕوویە بۆیە یعنی ئەبێ گفتوگۆی لەسەر بکرێ پتێونەتی ئەم بابەتا بێ گفتوگۆی لەسەر بکرێ بێ کەسە پسپۆرەکانی کێ بە لە ڕووی کۆمەڵات ناسیەوە باسی کات بکێ بە لە ڕووی دەرونیەوە باسی کات بکێ بە لە ڕووی سیاسیەوە باسی کات دەکێ بە لە ڕووی نێودەوڵەتیەوە باسی کات ئەبێ گفتوگۆی لەسەر بکرێ بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی زۆر بنەماییە بە تایبەتی بۆ ئێمە چی وایە کات گەنجێکی کورد بچێتە ناو داعش و خەڵک سەر ببڕێ یعنی ئەمە گفتوگۆی ئێمە کۆنفرانسیەوە ئێمە ڕێک چۆن بڵێ وەرکشۆپێوێ زۆر شتێوێت کە پێویست ئێمە قسەی لەسەر بکرێت کە میدیا گرنگی پێبات بەڵام من بابەتانە دیسانە چونکە هەر شتێک بابەتێک ناوی ئاینی تیا بوو وەکو مەسەلەکەی فرۆیدی لێت تۆ هەر قسە بکەی لەسەر ئاین یەکسەر بەتایبەت ئێمە گوتارێکی ئیسلامی سیاسیە کە تۆ هەر شێوازێک قسە بکەی لەسەر ئاین تۆ دژی ئاینیت تۆ ملحیدیت تۆ ئەخلاقت نییە تەبەن ئەوڕێک ڕەبتەکە بەو شێوەیە دژی ئاینیت ملحیدیت کە ملحید بووی ئەخلاقت نییە کە ئەخلاقی تژن نەبوو عادەتەن ئەم کۆمنتە زۆر ئەنووسێت لە زۆر شوێنە ئەڵێن لەگەڵ نازان بەگەڵ دایک و خوشکی خۆت ئاخۆ چیەکەیت ئەمە ڕێک گوتارێکی ئیسلامی سیاسیە بەم ئاراستەیە ئەیبن کە بۆی هیچ کەسێک جورئەتیەوەی نەبێت کە باسی بابەتی و زانستیش تەنانەت لەسەر ئەم مەسەلانە بکرێت بۆی هەموو شتێک ڕێک سەرکوت بکەن کە هیچ شتێک نێتە دەرەوە هیچ شتێک باسی لێوە نەکرێت بەڵام بەجددی ئەم بابەتە گرنگە بەتابەتی ئاین کە چۆن بڵێ عادەتەن دوو لایەنەی ئاین و هەموو باسکردنێکی ئاینیش ناکرێت تۆ
تۆ بەوە تەحلیلی بکەی کە بۆ لێکدانی بۆکەی کەم کەسە دژی ئاینە. ئاین لایەنێکی هەیە کە ئەکرێت سوودی ئەخلاقی و کۆمەڵایەتی هەبێت بۆ خەڵک. لە کۆمەلگای ئێمەشا لایەنێکی دیکەی هەیە ئەکرێ ببێتە هۆی دەمارگیری، توندوتیژی و خۆبەڕازانین و دۆگما. ئەم دوو لایەنەی هەیە و ئاینەکە خودی ئاینەکەیەک پاکێجە. بەڵام ئەم لایەنانی هیکە ئاین بۆ نمونە تۆ ینی گوڵبژێری لەکە عادەتەن پتێوە نێتەوێ. ئەکرێ ئەمانە لایەنانی کە سوودی هەیە وا بکەین کە سوودەکە زیاتر بێ بۆ نا و ئەم لایەنانشی کە با بڵین کە لێکەوتەی نێرێنیان هەیە ئەبێت گفتوگۆی لەسەر بکەین بۆی کە ئەو لێکەوتە نێرێنیانە لانی کەم کەین و نەمێنێت کە تۆ ینی ڕێک کە کەسێک نەیوێت گفتوگۆ لەسەر بابەتی ئاینی بکرێ ئەوەی قبوڵە کە ئەو لێکەوتە نێرێنیانی کە چۆن تەحلیلی بۆکە باو کەسە بیکە با بڵێن ئەڵێ لە هەڵە تێگەشتنەوە لە دەقەکانەوە با بڵێن کەسێک کە لە هەڵە تێگەشتنەوە بۆ دەقەکانەوە ئەمەی هەیە یان بۆ نەتێڕوانەیەکی بۆ دروست بووە کە تۆ گفتوگۆکان ناڵی دروست بێت یعنی ئەتەوێت کەسە بەشێ بەردەوام بێت یعنی ئەتەوێت تێڕوانینێکی نەرێنیانێ بۆ ئاینەکەتە بێت. تەمانەوە لە کتێبی دۆمە یەکێ لەو بابەتانی کە لەسەرم نووسیوە پەیوەندی نێوان وەسواسی و ئاینە. نەخۆشی وەسواسی پەیوەندێکی بە ئاینەوە هەیە. یەکێ لەو تێژنەوانی زۆر سەرنجی ڕاکێشام بۆیان دەرکەوت بوو ئەو کەسانەی کە تووشی وەسواسی ئەبن وەسواسی ئاینی لە وەسواسی ئاینیا بۆ نمونە لە هەندێک جۆریا کەسەکە بیکنەوەی ئۆبسێشن یان بیری وەسواسی کفرانە دێ بە مێشکیا یعنی بیرەکە دێ بە مەشکی ئەو نیە خۆی حەز بکات کفرکان خۆی کەسێکی بێ باوەڕ بێت بیرەکە دێتە مەشکی و ناتوانێت بیکاتە دەرەوە. بۆیە لە کاردانەوەی ئەمە چێ بەردەوام دوعاکان بەردەوام نوێژەکات. ئەمە جۆرێک لە شێوازێک لە شێوازەکانی دەرکەوتنی کلینیکی نەخۆشی وەسواسیە. نووسرا بوو نەخۆشی وەسواسی لەو کەسە ئایندارانەیە زۆرترە کە تێڕوانینێکی نەرێنیان بۆ خودا هەیە کە خودا وەک کەسێکە بینین کەم کەسە کەس ناگەر لەوانەیە کەس دەقیر نەبێت خودا وا ئەبینن کە سزادەرە و لێ پێچینەوەیان لەگەڵا کات ینی تێڕوانینێکی تاو نەرێنیان هەبوو بۆ خودا. بەڵام ئەو کەسانی کە تێوەڕوانینێکی ئەرێنیان هەبوو بۆ خودا ئەگەری توشببینیان بە نەخۆشی وەسواسی کەمتر بوو. بۆی ئەم تێڕوانینە نەرێنیە کە پێویستە گفتوگۆی لەسەر بکەین ئێمە بۆی کەم بکرێتەوە ینی لانی کەم خەڵک تۆ بۆ قبولتەکە ینی بۆ ئەتەوێت خەڵک تێڕوانیەکی نەرێنی هەم بۆ ئاین هەبێت هەم بۆ خودا هەبێت یعنی تۆ ئاین شتێک بێت کە ژیانی کەسەکە ئاسام کات نەک لێ ببێت بە شتێک تەنان تووشی نەخۆشی دەرونی بکە لەو حاڵەتەیە. ئەگە بچینەوە سەر مەسەلەی تیرۆریزم تەمان لەو کۆنفرانسەیە توێژنەوەکەی من توێژنەوەی ئۆریجیناڵ نەبوو ئەمریکا بۆ شتێکی تازە بێت تەنها لیتێچەر ڕیڤیوێک بوو کە بۆ ئەدەبیاتەیە چوبمەوە کە لەسەر بابەتی سایکۆلۆژیای تیرۆریزم هەیە و سایکۆلۆژیای تیرۆریست و تیرۆریزم هەیە. طبعاً ئەوەی من بە بابەتەکان مخوێندەوە وەکو پێشیش باستان کرد کە توێژنەوەکان مەخوێندون دیار بۆم توێژینەوەی بۆ نمونە لە کاردانەوەی 11 سپتەمبەرا کرابوو، ئەم توێژینەوە لە کاردانەوەی ئایسسا کرابوو، ئەم توێژینە لە فرانە کۆنفرانسە باسی ئەوە کرابوو. هەموو یەک دنیا کۆنفرانس و توێژینەوەیان کردبوو لەسەر ئەم بابەتانە کە من بەو ئەدەبیاتە چوومەوە گەشتم بەو دەرەنجامەی کە ئەمە لە توێژینەوەکانەوە تەمەن قسەی گیرفانی خۆم نییە. باسی ڕەبتی پەیوەندی نێوان نەخۆشی دەرونی و هینم کرد تیرۆریزم ئەم کەسێک کە تیرۆریستە نەخۆشی دەرونی هەیە نەخۆشی دەرونیە کێوانیەکە زۆربەی هەر زۆری ئەو توێژینەوانی کە خوێندمەوە باسییانە کرد هیچ پەیوەندیەک نییە لەم بینەیە یا منە خاصیەتی کەسایەتی ئەمەش دیسان و توێژینەکان پیشانیانە کەسایەتی کەسەکە نابێتە هۆی بێ بە تیرۆریست. لە ئاخیر ینی بۆ دەرەنجامە گەشتم کە هۆکاری سەرەکی کاری تیرۆریستی و هۆکاری سەرەکی تیرۆریزم ئایدۆلۆژیایە کە ئاین ئەبێت بە ئایدۆلۆژیا ئایدۆلۆژیایەکی هەمەکی تۆتالیتەرانیی ئیسلامگەرە. ئەم ئایدۆلۆژیایە هۆکاری سەرەکیە تاکە هۆکار نییە دەبێت ڤەم دەقیقە باسم کرد کە ئەمە هۆکاری سەرەکیە بۆ کاری تیرۆریستی و من لە کوردستانم باز لەسەر ئیسلامەکە مەگینا بۆ نمونە ئەکرێشتی ترجیانی یەک جۆر تیرۆریزممان نییە جەرالد پۆستمان هەیە کە
دکتۆرای لە سایکۆلۆژیا یەکێکە لە زانە بەناوبانگەکان لە بواری کاری لە ئیش لەسەر تیرۆریزمەکات دابەشێکات بەسەر کۆمەڵێک لایەنە بۆ نمونە ئی چەپمان هەیە ئی ڕاستمان هەیە ئی نەتەوەیمان هەیە تیرۆریزمی ئاینیمان هەیە لە ئاینیەکانە کۆمەڵێکی جیازمان هەیە کێ لەو جۆرانە تیرۆریستی ڕادیکەڵی ئیسلامیە. طبعا ئەوەی بەلامۆ سیر بوو ئەو بوو کاردانێکی چۆن بڵێ دیسانەوە ڕێک وەکو مەسەلەکەی فڕی بە دژایەتی سیرەکانی وەکۆی تۆ دژایەتی ئاین بکەی نەک هاتووی خوێندنەوەیکی بابەتیانەت هەبێ بۆ شتەکان. لەوێ باشکرا باسم کرد من ناڵێم هەموو ئیسلام توندوتیژیە و هەموو ئاینیش توندوتیژیە. ئەمە لە سەرەتای ها پێشەکێڵی بۆڵی کاکە ئەمە لە سەرەتاوە قسەی خۆمم کردوە لەو سەر باسی مەکەنەوە ڕەخنەم لێ مەگرن ئەوە منێڵم بەڵام دواتر هەمووی لەم ئاڕاستایە خولایەوە کە نەخێر ئیسلام هەمووی توندوتیژی نیە و ئیسلام هەمووی یان ئاین هەمووی توندوتیژی نیە و یعنی بەڵامیش هاوڕام لەگەڵتانە ینی هیچ کێشێکمان نییە لەم بینە بۆ مناقەشاکەین. بەس کێشەی سەرەکی لەم شێوازە گفتوگۆیە بەڕای من مەسەلەی سترۆمان ئارگومنت. طبعا چەند ڕۆژ ئەو کۆنفرانسە دو سێ ڕۆژی پێچووە هەم ڕۆژانی شەمەر عادەتەن لە ناوەندی چاودێر هەموو شەمەیە کۆڕ هەیە. ئەوەندەی لەو کۆڕانە تێبینیم کردووە زۆربەی هەرە زۆری ئەو ئارگومنت و قسانی لەوەیە کرێ سترۆمەنە کابرا دێ بە ئارەزووی خۆی تەحلیل بۆ قسەی ئەو کەسە ئەکات بەدڵی خۆی ئەم لەولای پێیەکاوی هێنێ وەڵە تۆ ئەم قسەیەت کردووە و جوابی قسە ئەساسەکانی تۆ نایەتەوە جوابی لێکدانەوەی خۆی یان ئەم قسە تازەی کە بەناوی تۆ دایناوە یەت کاریکاتێرە بۆ تۆ دروستەکە خۆی یەت هێرشەکاتە سەر کاریکاتێرەکە نەک تۆ یعنی هێرشەکاتە سەر ئەو ئارگومنتی کە خۆی دروستی کردو بۆ تۆ دقیقە شتێک بەناوی تۆ دروستەکەڵە تۆ ئەمە دووتووە و من هێرشەکەمە سەر ئەمە بۆ زۆربەی زۆر پێش لە حەدە نەبێکەوە نەوتۆ ئیلا ئەوتۆ زۆر وەکەوەی کافی نیومەنش جۆردن پیتەرسن توادوت زۆربەی ئارگومنتەکان بۆ شێوێن کە یعنی دڵی من وام نەوتووە بەڵام کەسەکە دێڵێ بە قسەکان تاوا دیارە تۆ پێ وایە ئاین هەمووی توندوتیژیە پێ بەکوێ قسەکان هەوا دیارە من سەرەتاوتم کە بەم شێوەیە نییە بەس کە تۆش بڵێ ئایدۆلۆژیای پێشیش وردم کردەوە ئایدۆلۆژیایەکی ئیسلامی سیاسی ڕادیکەڵی تۆتالیتاریان ئەمە ئەبێتەوە هۆی تیرۆریزم ناتوانێت بڵێ ئەمە جیایە لە هەموو ئیسلام یان لە هەموو ئاین ئەمە شتێکی زۆر دیاری کراوە وەکەوتیش ئاید بوو بە ئایدۆلۆژیا بەجددی ئایدۆلۆژیا یعنی کێشەیە نەک ئایدۆلۆژیای ئاین چەپ ببێ ینی ئایدۆلۆژیای چە بەکرێ کێشە بێت کە لە ستالینا بینیمان ئایدۆلۆژیا ڕاستڕەوەکان لە هیتلەرە بینیمان نەکرێ کێشە بێت ئایدۆلۆژیا بەگشتی کێشەیە نی کێشە دروست دەکات بۆیە هەم بابەتەکە گرنگە کە قسەی لەسەر بکرێت هەم بە تایبەتی ڕۆشنبیری کوردیش دەبێ ئاگای لەوە هەبێت کە ئەوە سترۆمان نەکەن ینی بەجددی کە ئەیبینی هەنجار سەر تاوسێ ئەو هەموو سترۆمانە ینی یەک بە دوای یەکە کە ینی ئەگات بەوەی کە کەس لەم کۆڕە تێ نەگەشتووە هەر نمونەیە کرد بۆ بێنمای کە لەو کۆڕانی کە لە ناوەندی چاودێر کرا بۆ کاکاوژینی مەلا ئەمین بوو کە بەڕای من هەم نووسەرێکی زۆر وردە هەم کۆمەڵناسێکی ئەگەر ڕاستەمەوێ بڕوان هەمەکەی لە کۆمەڵناسیە بێ بەس لە بەشی کۆمەڵناسیە بەڵام هەم کۆمەڵناسێکی ینی وردە لە بابەتەکانە باسی ئەفسانەناسی و ئەمانی کە دوای ڕەخنی لە زانستگەرایی گرت زانستگەرایی هەموو ئارگومنتەکان هەموو ئەو کاتەی مناقەشەکە بە چیەوە ڕۆی بۆی خەڵگیانوت نەخر زانست وایە و زانستوا باشەوە تەمان زانستوا مهمە و تۆ چۆن ئەڵێی زانستوانێ کابرای کاکەگیان من ئەڵم زانستگەرایی بەم شێوەیە نەک زانست تەنانەت گەشت بۆی کەسێک گوتی زانست ڕەهایە زانست ڕەهایە قسە هەڵناگرێ ئایتر جۆرە مشکەنەتەقێ زانست کوێ ڕەهایە زانست هەر پشتی بە ئینداکتیڤ ریزنینگە بەستێ پێ دەڵێت چی ئەگەری زیاترە مادام چەند ملیۆن ساڵ لەمە پێش هەموو بەیانێ خۆر هەڵاتووە هۆکاری باشمان هەیە بۆی کە بیرکەنەوە بەهەنش خۆر هەڵدێ
خۆی زانست عادەتەن بە ئەگەری زۆر ئەگەری کەم قسە یعنی ئەگەری زۆرە کە ڕۆژ هەڵبێ ناڵێ ئەسڵم ڕۆژان هەڵیە یعنی ڕاستەکەی درستانی بە ئینگلیزیەکەی دکتۆر لۆرنس کراوس ئەڵێ what's more likely چی ئەگەری زیاترە ڕێگەیان ئەتوانین بڵێن plausibility چی زیاتر ڕێی تێچێت ئەمەش مەسەلەکە چێتەوە بابەتی ئەوەی کە پێڵێن هەڵە تێگەشتن لە فەلسەفەی زانستەوە کە کەسەکە بکات بۆی کە بڵێ زانست ڕاهایە مەهەر کفرێکی زۆر مەعریفیە بۆیە کێشەیەکی ئەساسی کە تا ئەمە حل نەکەین ناتوانین لە گفتوگۆکانمانە بچینە پێشەوە مەسلەی سترۆمانە کە هەم ڕۆشنبیری کورد هەم مامۆستا زانکۆ و ئەوانش بەجددی بێ ئاگان لی من پێ سەیرە ینی مەسەلەی سترۆمان نابێت بە درۆگە بڵێم بەس لە تۆم بیستوە پۆستیکە یان لە نووسینەکان داخوێن دەبێتەوە خۆی هەڵە لۆژیشەکان هەوڵێن بیکەم بە نامیرکێت کێشەکەوەیە هەر هەڵە لۆژیشەکان ناخوێنرێەوە تاکی کوردیش پێ هەر تەنانەت ئەکادمیسیانەکانیشمان پێ ئاشنا ئەکادمیستەکان ئەوە کێشە ینی مامۆستای زانکۆکان پێ ئاشنانی بەجددی باوەڕ ناکەم 1970 یان سترۆمەن ئارگومنت چییە یان ئەوەی تری بەرامبەر سترۆمەن چێ بیرم چۆ ستیلمانینگ بەڵێ یعنی لە گفتوگۆکەی سام هاریسی جۆردن پیتەرسنە بەجددی شتێکی جوان بوو ینی پێشەوەی دەست پێ بکەن ئەم ئارگومنتەکانی ئەوی وتەوە ئەوش ئارگومنتەکانی ئەمی وتە و باسیەوەشی کردکە بۆ سامەوت جۆردن پیتەرسنەڵێ من لەم شتانە تێناگەم و ئەم شتا ئەم هەڵانم هەیە ئەوش بەعکسەوە ئەمە مۆدلێکی زۆر جوانە و چەندێکیش هەوڵیاندا کە ئێستا عادەتەن لە ئەوروپا مۆدی دیبەیتیش نەماوە تەوانێ من بە دیبەیت نەگەشتوین نازانم هەمووی یەک دوو دیبەیت کراوە کە دەنگدانەوەیشی هەبوو بێ لەوێ مۆدی دیبەیت نەماوە مۆدی دیبەیت بەسەر چوو کە مۆنۆلۆگ بێ و قسە بکەیت و تەوەسە مۆدی دایالۆگە مۆدی و دوو کەس دانیشن مۆدەرێتەرێک لە بینیانە گفتوگۆکەن بەتابەتی و ستایلە هەستەکەم هەر لە گفتوگۆکانی جۆردن و سام هاریسەوە دەستی پێکرد بەڵێ تەنانەت هەر لەم چەند ساڵی پێشوە لە نێوان سام هاریس و ماجد نەوازە گفتگۆیەکە بوو لەسەر ئیسلام داهاتووی ئیسلام و تۆلێرانس بەڵێ بەو کردیان بە کتێویش بێگومان بڵێ اینجا لەوێ قسێکی کە باسی تیرۆریزمی شتەکرد وە سایکۆلۆژیایین کە سەبارەت بە توند و تیژی کە ئەو سترۆمانیان کردبووی قسێکی ماجد نەوازم بیراتەوە هەر لەو کتێبێ و لەو کۆنفرانسانەشی کە کردبیان قسێکی زۆر جوانە هەڵێ ئیسلام نە دینی ئاشتیە نە دینی توند و تیژیە بەڵکو دینە وەکو هەر دینێکی تر کە هەیە ینی هەموو ئەم لایەنانەی تیا بینیتەوە خۆ موسڵمانیشانی ماجد نەواز ئیتر بۆیە ئەلموهیمە بەسم ئەوەیە کە تا ئەکرێت پزیشنی یەکتری بەهێزترەکەن وەک لەوەی لە یەکتر بن ئەوە زۆر زۆر جوانە کە ئەبینرێ بەڵام دیسان خۆش دەزانی لە بواری سیاسەتی شایەسەت تەنانەت لە ئەمریکاش لە بواری سیاسەت تا ڕادێک بۆ جۆرە نییە یعنی هەمیشە ڕێژەیە کە بینی لە بەتایبەتی لە نێوان ڕاستەوەکان و چەپڕەوەکانە هێشتا ئەو سترۆمانە هەر هەیە ئیشیان لەسەرەوەڕان لە سیاسەتە دیبێتکردن ناشرینترین شێوەی وەرگرتووە تەمان بەرەو ناشرینتر و ناشرینتری ژەڕا لە ترامپیشەوە وای لێ هادێژگار هەرچەنە من سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ترامپم بەدڵ بوو بەس لە ترامپەوە دەستی پێگرت کە ئێستا بووە بە یەکشکانەوە و یەکخستن و لە یەکگان کامەلا هاریس و جۆ بایدن چیان بە یەک نەکرد باش لە سەری ناگاتنە دەرە دەستێکیان گرت بۆ کۆی هیچ نەبوو بێت ینی لە سیاسەتا ڕۆکی زۆر ناشرینی وەرگرتووە و زیاتر بەڕۆ ئەوەژە چێ بەس لە لایەنە معریفیەکە و لەو ئەو ئینتەلەکچوەڵ دارکوێ بیان پێڵێنەوە جەماعەتە لێو بەرەو لایەنی گفتوگۆ ڕوات کە چۆن بڵێ بۆشایە معریفیەکان یەکە دۆزنەوە ئیلاقی شخصێتیان نییە بۆ نەسام هاریز علاقەیەوە نییە جۆردن پیتەرسن کێیان بۆ نمونە وەکۆی لێرە بەربڵاوە ئەڵێن من لە گفتوگای ئەکەڵی تۆ بەتابەتی لە ئیسلامی سیاسی ئەم گوتارە زۆر بەربڵاوەکە چۆن بڵێ قسەیان پێ نامێنێک سەر هێر شەکەنە سەر کابرا یعنی زۆر بڕۆی لەگەڵیانە من هەر خۆم بەسەر خۆمە هات کاک دیاری ئەم یەک دوو ڕۆژە پێش ئێستا کەسێک بمنێت تۆ بۆت نییە لەسەر کۆنشسنس قسە بکەی لەبەرەوەی بڕۆنامەی فیزیۆلۆژیا نییە لە کاتێکا فیزیۆلۆژیای پەیوەندی بە مەسەلەی کۆنشسنس بۆ شۆ نییە ڕاستەوخۆ یعنی زیاتر پەیوەندی لەوانەیە بە سایکۆلۆژیشەوە هەبێنێت فیزیۆلۆژیا سایکۆلۆژی و نیرۆساینس و ئیتر تەنانەت بوارێکی زۆر ئینتەردیسپلینەریە بەڵام ئیتر ئەو یعنی هات لە یەکەمەوە هاو قسەی لەسەر مەگەڕێتی تۆ جارە
زانستی و نەخوێنەوە لە عەدادی ئەدەبی خوێنەوە لە کاتێکم زانستی خوێنەوە بەزی تر سترۆمانێکی بۆ من دروست یعنی زۆر سیر بوو یعنی یەکسەر باس ئەوە لە سترۆمانی دەرچوو بۆ بوختان ئەدەبی خوێندا عیلمی نەخوێنە تەبانەوە زۆر بڕۆن لەوانەی تر بێتە سەر و شکڵە لەوانەیە بەدە بڵێت تۆ عینەکرد لە چاوایان زوزان بیتر ینی هیچی پێ نەبێنێ بەدە بڵێت سەر و شکڵەوە نمێت تۆ شکڵەوەیە بۆ نییە قسەکەی زۆر زەقتی لێگە سەکەم ئاخیرەکەی بۆ بکات ڕێک جا بابەتی ئەوەی وەبزانم لەسەر کۆنشسنس و وەک زانست نووسی بوتان شتێک بوو لە بابەتان شاڵۆزەکەی زانست بەڵێ ڕاستی بەش یەکەمم خوێندەوە بە وردی بابەتێکی ورد و جوان نووسرا بوو تەمان کە بابەت بە بەکارهێنانی سەرچاوە بنووسرێ ئەمە زۆر گرنگە کە بابەت بە بەکارهێنانی سەرچاوە نووسرێ سەرچاوەکان دانێتەوە سایتێشنی بۆ ئەکرێت کەسەکە کە بە بڵین شارزایکی ئەکادمی دقیقیشی تیانە بێت کێشێکی وانە چونکە ماچێتە سەر بۆ چۆن بڵێتە چوارچەوەی ئامادەکردنەوە بە کۆمەڵی توێژینەوە خوێنیتەوە دەیت دەرەنجامەکانیان باسەکەیتوان بە کورتی شتێکیان لێ باسەکەیتەوە بۆیە کە نووسین هاتەن سایتەشنی بۆ کرا و کامانی بۆ کرانی نووسەرەکە بەخەمەوە بووە بۆیە ینی ئەوەش مەرجنیە لەو کاتێک سەر بێ شەهادێکی هەبێت لە کۆنشسنسا ئەمجا فەری بنووسن ئەو برادەرە لە کۆنشسنس تێنە گەیشت بوو لە ڕاستەکەی ئەتوانم بڵم بواری خۆشمە چونکە لە بایۆلینگویستیکسا وە لە زمانەوانیە ئەخوێنرێ یعنی ئەسا هەر بۆ نمونە زمانەوانی زۆرمانەیە چۆمسکی جۆن سێرڵ هەر کتێبێکی بەلای لەنگویج و کۆنشسنس یعنی هەر من خۆم لە بەحسەکەی خۆمە لە دیسرتیشنەکەی خۆمە لە ساڵی چوارەم یعنی بەشێکم تەرخان کرده بوو بۆ مەسەلەی ثۆت و لەنگویج و کۆنشسنس یعنی بوارەکەی خۆشم و بەزیتر نازانم بەس مەسەلەی کێشەکەوەی ئەم سترۆمان و هەڵە لۆژیکەکان کە ناخوێنرێن و بە تایبەتی من لەو ڕۆژانەشە لەگەڵ ئەدیبێکی ڕۆژهەڵاتی کوردستانە قسەم کرد ئەو بەمنی وت کە لە قوتابخانەکانی ئەوێ ئەگەر هەڵە نەبوون لە قوتابخانەکانی ئەیان خوێن یعنی وەکو دەرسێک ئەخوێنرا تر سەر بە فەلسەفە بێ باشێکی تر بێ زۆر سوودی زۆر گوتی من شۆک بووم کە تۆ وتە من لە کوردستانە هەر ناخوێنە هەر کەس نازانێ خەلەلی هەر کەس نایزانێت خوێندن چێت کۆنفۆرمیشن بایەس چییە ئەکورات یعنی جۆری زۆرە شتێکی زۆر جێی ینی سەرنجڕاکێشە سەنجیشە ڕاکێشە یەک شتی ترجی ویستم ئیزافە بکەم بۆ ئەم بەشە کێمە باسە لاواکەین بۆ نمونە پێشتر باسی ئەومان کرد کە گرنگە کەسێک شەهادەی ئەکادمی بڕوانامەی ئەکادمی هەبێ ئەمجا لە بوارەکە کار بکات طبعا ئەمە تام قسە ینی لە قسەکەی خۆم پەشیمان نەبوومەتەوە بەڵام دوو شتەیە کە ئێمە گرنگە جیاوازی بکەین ئێمە زانستی پراکتیکەڵمان هەیە و زانستی تیۆریمان هەیە زانستی پراکتیکەڵ کە تۆ کەسێک لەگەڵ نەخۆشی دەرونیا با بڵێن ئیشەکات ئەمە بەرکەوتنێکی هەیە لەگەڵ کەسێکە ئەکرێم کەسە زیانی بەر بکەوێتە کرێم کەسە حاڵتەکەی بەرەو خراپتر بووم بچێ ئەکرێ بەرەو مەترسی سەرژیان و خۆکوشتن هەنگاو بنێ بۆیە زانستی پراکتیکی زۆر هەستیارە گرنگە کەسەکە هەم بڕوانامە هەم شارزایەکی تەواتی هەبێت لەسەر هەم ئەزمونێکی ڕاهێنانی باشی دیبێت لەسەر بوارەکە بەڵام مەسەلەی تیۆری تەونەتێک کەمتر هەستیارە ناڵم کەمتر گرنگە بەڵام ئەم هەستیاری نییە کە ئەو زیانە بگەێنێت بۆیە عادەتەن چۆن بڵێ ئەوەی من وەکو خۆم کێشەم هەیە لە ئەوەی کەسێک کە پراکتیسی زانستێک واکەنی خوێندووە کەمتر کێشەم هەیە لەگەڵەوەیە کە باڵێن لەسەر زانستێک بنووسێکە لەوانەیە ئەکادیمیە نەیخوێن بێ وەلەو هەنێ بابەتی شێ فراوانە زۆربەی ئەمجاستا ئەتەن سەدەی 20 ئەسەمەتی ئینتەردیسپلینەریە دیسپلینەکان تێکەڵەکەن بەسەرەکە ئەمجا شتێکی جیاوازی جازمان دەسەکەێ تان من لە نووسینەکانی ماسە حسێنە بینی و مەڕاستیەمە زۆر وەردەکاری ناسام کوانتم بایۆلۆجی شتێکی زۆر تازە بوو بە پلامەوە ئەوە تەنانەت ئەگەر هەڵەنە بم هەر لە سەردەمی شرۆیدینگەرەوە هەیە تەنانەت شرۆیدینگەر کتێبێکی بەناوی ژیان چییە ئەگەر هەڵەنە مازە مامۆستا حسێن تەرجەمەی کردو لەسەر زمانی کوردی ڕاستە خوێنمە وڵای بە زۆر تێنە گەشتم هەستم قورس بوو کوانتم بەڕاستی تۆزێ زەحمەتە بەڵام تەنانەت خەریکە خۆی خزانێتە ناو زمانەوانی شۆ من پێپەرێکم خوێنەوە سەبارەت بە کوانتم لینگویستیکس یعنی زۆر تەنانەت لە بواری کۆنشسنسا لە بواری فری وڵا ئێستا کوانتم زۆر هاتوۆتە ناو زانستەکانی ترەوە
بەڵامی تر وەکو وت ینی زۆر زانست ێستا زۆر ئینتەردیسپلینریە تەنانەت ئانیل سێث کە ئەو لێکۆڵەری بواری کۆنشسنسە خۆی نیرۆساینتستە ئەگەر هەڵە نەبووم جا ئەم مختبەریشیە بۆ لێکۆڵینەوە یعنی سەرپەرشتی مختبەرێکەکە بۆ لێکۆڵینەوە لە بواری کۆنشسنس تەنانەت ئیدیتەری The Cognitive Neuroscience of Consciousness یو جۆرناڵە مختبەرەکە دایمە باسیەکە کە ماتماتیکزانی تایە فەیلسوفی تایە یعنی ئەو لە شێوەیەکی زانستی بۆ کۆنشسنس ڕوا فەیلسوفیشان لەگەڵ ئایا یعنی کۆمەڵی خەڵک بواری جیاوازی لە دەسەڵونە جیاوازەکان و لە هەمان مختبەرە کارەکەن لەسەر لە بۆ یەک بواری دیاریکراوە یعنی ئێستا سەردەمی ئینتەردیسپلینەریە بەڕاستی لە زانستانە تۆ ناکرێ بڵێ ئیلا ئەبێ بە یەک شتەوە بەستریتەوە بۆش نییە لەوە بیتە دەرەوە بێگومان تۆ اختصاص بێنیت ینی لە بوارێکی دیاریکراوە بەڵام ناتوانێت خۆ زیندان پێ بەڕاستی نانانی دۆن هەر لەم چوارچێوەیەکە خۆ قەتیسکەی بەزە بێ باسی ئەمانە بکەی وەکو باسیشمان کە مەسلەی پراکتیکەڵەکە و مەسلەی تیۆریتیکەڵەکە جیاوازە تا ئەندێمە ئەگەر لە بواری دەرونیشە بۆت باسکەم ئێستێمە حتن لە وڵاتانە بە تیمی شەکرێت لێرەش لە سنتەری منیشی لەکەم تقریبا مۆدلێکی سەرەتایی لەو شێوەیەمان هەیە کەمە دکتۆری دەرونیمان هەیە کە ئەمان تێڕوانینان بۆ نەخۆشی دەرونی وەکو تێڕوانێکی بایۆلۆجیە چارسەکاری دەرونی لێ و یاریدەدەی چارسەکاری دەرونی لێ کێمە پێ قوتابخانە دەرونیەکان بۆ نمونە تێڕوانیمان بۆ نەخۆشی دەرونی هەیە بۆ من بە تراوما تەشخیصی هەن تەحلیلی بۆ یەکەم یەکێ بە CBT بۆ یەکە یەکێ بە دەرون شیکاری بۆ یەکە لەگەڵ ئەمە چارەسەرکاری ئاخاوتنمان هەیە سپیچ تەرەپستمان هەیە کەمە ئیشی بەس لەگەڵ سپیچایش لەگەڵ ئەو مناڵانە کە زمانگرتن و ئەوانیان هەیە و کلینیکە سایکۆلۆجیستی ترمان لەگەڵ ئیشی بەس لەگەڵ مناڵ و هەرزەکارایە ستافێکی ترمانیشان بەس لەگەڵ مناڵی ئۆتیزمایە ئەم تەنان دەمە لە چۆن بڵێ لە بواری دەرونیشە هەموو ئەو لقانێک کە هەیە چۆن بڵێ تێکەڵمان کردووە بۆ ئیشێکی جوانی بەتیم دەربچێ لە مەسەلەی زانستیشە هەروە ڕێوەکە و لابێ کە باستان کرد هەموو پرسپەکتیڤەکان گرنگە و گرنگانی کۆیان پرسپەکتیڤانە کە تۆ لە یەک پرسپەکتیڤۆ لە یەک ڕوانگۆ سەیری بکەی جیاوازە لەوەی لە کۆمەڵی ڕوانگۆ سەیری بکەی وەکۆی کە جۆردن باسیەکە پێڵێ لە ئینتەرویەکەی کاتێنی ومەنە یونیڤاریەت ئەنالیسیس و ماڵتیڤاریەت ئەنالیسیس بە یەک ئاراستە تۆ شیکاری بۆ بابەتەکەی ئەی بۆتە هۆی بیانەوەی لە کۆمەڵی پرسپەکتیڤی جیاوازەوە سەیری بکەی بە تاکید ماڵتیڤاریەتەکە چۆن بڵێ زیاتر نزیکێتە هاتۆ لەوە حەقیقەت کاک دیاریژان من وەزم پرسیار و شتیترم نەما ئەگەر تۆ شتێک مابێ باسە نەکردبێ یان تێ دوایین و تۆ بڵێ یان هەر شتێ بڵێ کاتەکەی تۆێفە زۆر سپاس دەکەم وەڵا دەستخۆشیتان لە یەکەم گفتوگۆکەمان هەستەکەم زۆر خۆش بوو هەرچەند تۆزێ کەم ڕێکخراوی پێوە بوو وەلەو ئەمە چۆن بڵێ این نییە مقابلەی تەلەڤیزۆنی نییە پێویستکە زۆر بە ستراکچرد و بە ڕێکخراوی ئەمانە قسەکەی حەزما کرد کەمتری لە وشەی ئینگلیزی و عەرەبی تیاوێ بەس چونکە ئەتەن شتەکە درێژەی خێژا زۆر کۆنتڕۆڵم نەما بەسەریە بۆ ئەوە داوای لێبوو نەکەین کە چۆپڵی کەلیمە ئینگلیزی زۆر تیا بوو مەسەلەکە فۆزلیان وشت نییە بڵێن ئینگلیزی زانین زۆر زۆر خۆشحاڵ بووم بە جدی چێژم بیری لە گفتوگۆکەمان چەند مقابلەی تەلەڤیزۆنیم کردووە بەقەدەرم ساعت و 40 دقەیە چێژم لە گفتوگۆیەک وەرنەگرت و زۆر زۆر خۆشحاڵ بووم و دەستخۆشیتان لێ کەم و ئەم پۆدکاستە هەم فکرەیەکی جوانە هەم ناوەندی ڕۆشنبیری هزر ئەوەی سەیری یوتیوب و گروپەکەتانم کرد شتێکی زۆر گرنگە و هیوای بەردەوامیتان بۆ خوازم سپاسەکەم کاک دیاری ڕاستەکە میش داوای لێبوردن کەم لەبەری ئێمە یەکەم جار ڕێکەوت بووین سەعاتێ بێ زیاتر نەبێ هەمووی سەعاتێک بەس من 40 دقەم لە تۆ خوارد داوای لێبوردنەکەم کێشەنێ زۆر زۆر خۆشحاڵ بووم ڕاستی پێم خۆش بوو درێژەی کێشەم کە سەعاتەکە نزیک بۆ سێرمە کرد حەزم ناکردتەوە بێ بۆیە هیچم نەوتم با بڕۆ زۆر زۆر سپاس ڕاستەکە میش زۆر چێژم لێبینی و هیوادارم و دڵنیاشم
یان با بڵم ئەگەری زۆر دڵنیام ئەگەر زانستان بڵم بیسەرەکانیش خۆشحاڵە بن تا زنجیرەیەکی تر هیوادارم چاوەڕوان بن و گوێ لە زنجیرەکانی تری پۆدکاستەکەشمان بگرن تا زنجیرەیەکی تر بە خواتان ئەسپێن و کاتێکی خۆش زۆر